سڵاوتان لێبێ و ڕۆژ باش بینەرانی کەناڵی کەرکک بۆ مێدی ڕۆژێکی شاد و خۆش ئەمڕۆژ بە کۆمەڵێ بڕگە بابەت لا پرۆگرامی بەیانی باش هاتی نەولاتان لەگەڵ هاوکارم فارس پێشکەشتانیەکەین سەرەتا پێمان خۆش بوو گفتوگۆ سەبارەت بە بابەتێکی گرنگ بکەین ئەویش قۆناغی سەرەتایی یاخود قۆناغەکانی 1 و 2 و 3 بەتایبەت لا قۆناغی سەرەتایی یاخود بنەڕەتی کە ئەوانەکان تاکو چەند لەگەڵ تێگەیشتن و یاخود توانای هزری ئەوانە لە توانای تێگەیشتنی ئەوانە هەروەها گۆڕانکاریانە چیە کە پێویستە بکرێت بۆی کەوا خوێندکاران بتوانن سوود لەو سەرەتاییە یاخود سەرەتای قۆناغەکانیان وەربگرن لا خوێندن و لە خوێندنگا تاوەکو بتوانن کەسانێکی بەتوانە بن و هەروەها لە ڕۆتین دوور بن بۆی کەوا بێزار نەبن لەوانەکانیان و بتوانن لە قۆناغەکانی ترا سوودی لێ وەربگرن ئەمە گفتوگویم ڕۆمانە بێت دواتریش میوانێکمانە بێت سەبارەت بە شعر وەروەها شعرمان پێشکەشەکات و کۆمەڵێک بڕگۆ بابەتی تریشمان ئامادەیە لەگەڵ هاوکارم فارس پێشکەشانێکی فارس سڵاو لێبێ و بەیانی باش بەیانی باش سارە بەڕێزان بەیانی باش خۆشحاڵ و ئاسوودەن کە ئەم بەیانیەش و هاوکات لە دەستپێکی ڕۆژێکی نوێ و لە کۆتایی هەفتەدا دێنەوە خزمەتان هیوادارن کە هەموو لایەکتان باش بن ساغ بن تەندروستی جەستەی و دەرونیتان باش بێت و دوور بن لە هەموو نەخۆشی و ناخۆشی و دەردوو بەڵایەک وەکەوەی سارا باسی لێوە کرد تەوەریەکەمان ئەمڕۆ تایبەتمەندە بۆی کە تا چەند ئەو وانانەی کە لە قۆناغی سەرەتایی یاخود بنەڕەتی ئەخوێندرێن لە ئاست هزر و هۆش و ئاگامەندی خوێندکاردایە و هاوکات تا چەند دووبارەبوونەوەی ڕۆتین لە قوتابخانەکانی ئێمە ئەمەوا دەکا خوێندکارێکی مدبوو خوێندکارێکی سڕ خوێندکارێکە جاریوەی هەندێکشت بە مارەش بهێنرێت دەوترێ مارە ئەمەسن وەرزی یاخود وەرزی 6 مانگ جارێک یاخود ساڵی جارێکە پێستەکەی خۆیە گۆڕێت بەڵام لە وڵاتی ئێمە و لە ڕۆژهەڵاتی ناوێندا جاری وهەیە وای لاتووە کە لە کۆی سیستەمەکان بەتایبەت سیستەمی پەروەردەکێشەکە لە هەستیارترین سیستەمەکان لەسەر گۆی زەوی بەڵام بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک ساڵی جارێک و نەک مانگی جارێک گۆڕانکاری تیا ناکرێت و بگرە جاری وهەیە لەمپەڕ عرقەلە تەگەرە بۆ ئەو کەسە نوێ خوازانە دروستەکەی کە نێو کەرتەکەیە کار دەکەن و هەوڵی ئەوادن کە سیستەمی پەروەردە لە وڵاتی ئێمە هاوشێی وڵاتانی پێشکەوتوو بێت لە ماوەی ڕابردوو بە ناوی سیستەمی سویدی هاتە هەرێمی کوردستانەوە بەڵام تا چەند ئەم سیستەمە لەگەڵ زەمینەی هەرێمی کوردستان گونجاو بوو تا چەند لەگەڵ عەقڵیەتی تاک عەقڵیەتی خوێندکار عەقڵیەت و بەڕێوەبردننی خێزانەکان لە هەمان کاتدا گونجاو بوو ئەو کاتانی کە لە قوتابخانە خوێندکار بەڕێی دەکات یاخود بەڕێی دەخات تا چەند کاتی بەسوود بۆ کاتی پۆزەتیڤ بووە نەک کاتێک کە خوێندکارێکی دۆگما خوێندکارێکی چەقبەست و خوێندکارێکی مراوەحە ئاساکە لە شوێنی خۆیان بێت و بڕوات بۆیە خوێندکار لە وڵاتی ئێمە زۆر جا کاتێک کە بەیانیان ئەنێری بۆ مەکتەب بەتایبەت لە قۆناغ 1 و 2 تاوەکو 5 یاخود 6 سەرەتاییش ئەبینی بە گریانەوە بۆ قوتابخانە بەڵام کاتێک کە لە وانی یەکەم و وانی دووەمە خوێنێت یعنی ئارەزووی ئەوەیەتی کە لەوانین سێم بگەڕێتەوە ماڵەوە بۆ ئەمانە کۆمەڵ هۆکار ڕەنگە بوون لە بینی وانەکانە ڕێستێکی باشی نەبێت و هاوکات کۆمەڵێک وەرزش هەن کە تایبەتمەند بە گەشەپێدانی عەقڵی خوێندکار گەشەی خوێندکار گەشەی جەستەی خوێندکار لە قوتابخانەکان نەبوونی نەبێت بەداخەوە ینی جاری وایە دەوترێت سارە پێویستە و کەسانی کە لە کەرتی پەروەردەیە کار دەکەن خودی خۆیان ینی باگراوندێکی باشی پەروەردەیان هەبێت و بەدەر لەوە ینی پەروەردەی سیستەمی پەروەردەی خێزانمانەیە کە ئەرکی پەروەردەی مناڵ و گەشەکردنی مناڵ لە ئەستۆی دایکە بە پلەی 1 و باوک ڕەنگە بە پلەی 2 بێت و زۆر کات باوک ئاگای لە منداڵ نییە بەڵام بەداخەوە کاتێک کە پەروەردەی منداڵەکەوێتە ئەستۆی دایک بەڵام لە وڵاتێکە ئاژەی کە ژن چەساوەیە کە ژن مافەکانی خوراوە کە ژن بە پلە 2 بە پلە 3 تەمەشا دەکرێەوە ژنی ئەگەر بە پلە 2 بە پلە 3 تەمەشا بکرێەوە مافەکانی خورابێت بێگومان ئەم ژنیان ناتوانێتەوە پەروەردەیەکی باشی منداڵەکەشی بکات بۆیە گرنگە سەرەتا لە خێزانەکانەوە زەمین لەرزەیەکی فکری ڕووبدا و پاشان لە سیستەمی پەروەردە قوتابخانە زەمین لەرزەیەکی عەقڵی هزری ڕۆشنبیری فکری فەرهەنگی کلتوری ڕووبدا تاوەکو سیستەمێکی باشە بێت و خوێندکاری ئێمەش هاوشێوی خوێندکارانی وڵاتانی پێشکەوتوو بەرەو عەقارێکی باش و ئاراستەیەکی باشە بڕۆن بەدڵنیایەوە بێگومان خوێندنگای خۆت قوتابخانە ئەماژینگی دووەما بۆ منداڵ کە لە ماڵەوە لە نێو خێزانێکی دواتر چێ بۆ قوتابخانە چەنە پێویستە بچێ بۆ پاخچەی ساوایان بەڵام بە شێوەیەکی گشتی زیاتر زۆرێک لە خوێندکانی خۆ مناڵان ڕەنگە نەنێردرێن بۆ باخچەی ساوانە یەکسەر بنێردرێن بۆ خوێندنگا و قوتابخانە
بۆیە بینی ئەمە ژینگەی دووەمە بۆ ئەوان هەموو شتەکان نوێیە هەموو شتەکان تازەیە و پێویستەکەوە قۆناق بابەتەکان قورستر بێت بابەتەکان زیاتر بێت نابێت یەکسەر کۆمەڵێک بابەت بۆ ئەوان کۆمەڵێک وانیان بۆ دابنرێت کە ئەمە زەختێکە لەسەر یاخود فشارێکە بێت لەسەر ئەو خوێندکارە ناتوانێت ڕەنگە ئەو بابەتانە وەربگرێت یاخود قورس بێت بۆ ئەو پێویستە هەنگاو بێت بەدەر لەوە پێویستە کۆمەڵی وانەی تر هەیە گرینگە کە هەبێت لەوانە وانەی وەرزشە گرنگێکی باشی پێ بدرێت وانەی هونەرە ڕەنگەکانە هەروەها مۆسیقاش یاخود میوزیک زۆر گرنگە بە خوێندکار کە هەبێت بۆی کار دوورکەونەوە لەو ڕۆتینە و بتوانن کە کاتێکی خۆش لەگەڵ هاوڕەکانیان بەسەر برن لەگەڵ مامۆستاکانیان بەسەر برن بۆی کەوا بێزار نەبن یاخود ترسیان نەبێت لە خوێندنگە ئەبینیت کەوا ینی خوێندکار ترسێکی هەیە لە خوێندنگە یاخود لە قوتابخانە یاخود ئەبینیت کە فشارێکی دەرونی و زۆری لەسەرەوە زۆر جاریش ئەوە بێتە هۆی دڵەڕاوکێ بێتە یاخود ترسە دڵەڕاوکەیە و کۆمەڵێک بابەتی ترۆمانەش دواتر بێتە هۆی ئەوەی کە تووشی ئازارە بێت لە گەدا ئازارە بێت لە ڕیخۆڵەکانی و تەنانەت سیستەمی هەرسکردنی زۆرێک لە خوێندکاران تێگەچێت بەهۆی دڵۆڕاوکە و قەلەقیەوە هینی هەبێ وەرزشی هەبێ هەندێک مامۆستایان جاری واشەیە خۆیان نەوانەی وەرزش و هونەرە بۆی کە بەدی وەرگن بۆی تاوەکو زوو بڕۆنەوە دەبریەوە بەداخەوە کە نابووە بەدڵنیاییەوە چونکە ئەو لەو ڕۆتینە و خوێندکارە دەرەچێت ئەمەش وا کات کە دواتر بتوانێت زیاتر لەوانەکان تێبگات لە بابەتەکان تێبگات چونکە بێگومان تۆزێک لە ڕۆتین دەرچی ئینەرژێکی باشترت ئەبێت تۆزە بە حەماسیێتەوە ڕەنگەوانەکان بخوێنی بەدەر لەوەش قورسی وانەکان ئەگەر هاتوو بیکاری بێت ئەگەر هاتوو وانەکانی تر بێت ڕەنگە ئەمە قورس بێت بۆ ئەو خوێندکارە مامۆستاکان توانن بە ئەسلوبێکی باش بە چۆن بڵێن ئەو ترسە نەمێنێت لە نێوان خوێندکار و مامۆستاکەیە و هەروەها بەکارهێنانی ڕەنگەکان بەکارهێنانی هەندێک ئۆبجێکت کە لەوێ مامۆستاکان نەتوانن بەکاری بهێنن ئەمانەوە کە زیاتر لە مێشکی و منداڵ بچەسپی یاخود بمێنێتەوە و سوودی لێوەربگرێت و پێویستە قۆناغەکانی سەرەتاییە وانەی زۆر نەبێت و هەروەها ئەمە کێشەیەکی گەورەیە نەک تەنها لێرە لە وڵاتانی تریش ئەویش قورسی جانتاکانیانە کەوا هەندێک جار تەنانەت بۆتە هۆی ئازار لە بڕبڕەکان لە مل ئەمە شواکەس کە چۆن بڵێن ماسوولەکان بە چڕی گەشە بکەن یاخود تووشی ئازار بن تووشی کۆمەڵێک کێشەی تر بن و خوێندکاریش زۆر جار ینی ڕۆشتووە بۆ نەخۆشخانە بەهۆی و ئازاری کە لە بڕبڕەکانی پشتیان دروستە بێت چونکە لەو تەمەنەیە جەستە گەشە ئەکات پێویستی پێکەوە بە شێوازێکی تەندروست گەشە بکە ئەو جانتا قورسا ئەبێتە هۆی ئەوەی کەوا گەشەی کەمتر بێتەوە یاخود تووشی ئازارەکان بێت و یەبوونی ڵۆکەر یاخود دۆڵابێکی تایبەت بە خوێندکار زۆر پێویستە وەروەها هۆمۆرک یاخود وانەکانی یاخود ئەوەی کە مامۆستا پێیان ئەڵێت کەوترێ واجب خۆمان پێڵێن واجب پێویستە لە خوێندنگا تەواو بکرێت و کاتێک مناڵ ئەرکی ماڵەوە بەڵێ دواتر کە منداڵەکە گەڕێتەوە ماڵەوە بۆ یاری بێت بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بێت لەگەڵ ماڵەوە نەک هەموو فشارە لەسەریان بێ هەم لە خوێندنگە و دواتریش ئەچنە ماڵەوە ئەو هەمووانەیە ئەخوێنن چونکە لەو تەمەنای ڕووکامەشە پێکرد ئەبێت جەستەیان گەشە ئەکات مێشکیان گەشە ئەکات پێویستە ڕنگ ببینن گویان لە میوزیک بێت چۆن بڵێن شت ئیکتیشافەکەن یاری بکەن هەموو ئەمانە پێویستە بۆ ئەو تەمەنە بۆی پێویستە کەوانەکان کەمتر بکرێتەوە یاخود ئەو مامۆستاکان بە شێوازێکی تر ئوستوبیان بگۆڕن و بێگومان لە نەوەیەکە بوونەوەیکی سەر گۆڕانکاریکی زۆر ئەبێت بۆی مامۆستانی کەوا ڕەنگە لە نەوەی پێشتر وانیان وتبێت تۆزێک ئەسلوبیان یاخۆت شێوازی وانەوتنەوەکانیان گۆڕانکاری بەسەر بێنن لەگەڵنەوەی ئێستایا بگونجێت بۆی ئەو شارە زۆری لەسەریانە کەم بێتەوە هەروەها گرنگترین خاڵ کە پێم خۆشە دووبارەی کەمەوە ئەویش ترسە کە بێستە ترس نەمێنێت یاخۆت خوێندکار لە مامۆستانە ترسێت چ لە لێدان بێت چ لە ئەو فشارە دەرونیە بێت کە لەسەر ئەو خوێندکارە دروستە بێت و هەندێک جار لە کاتی تاقیکردنەوەکان خوێندکار تەنانەت بوراوەتەوە یاخۆت کاڵێن زەختی زابەڵزی واوەش بەهۆی ترس و دڵەڕاوکێوەیە ئەگەر ئەوانە هەموو کەم بکرێتەوە ئەو فشارەکەم بکرێتەوە لەسەر دەرونی ئەو منداڵ یاخود ئەو خوێندکارە مواکە چۆن بڵێن باشتر وانەکان بخوێنێ ئەو ترسەشی نەمێنێ باشتر لەوانەکان تێگە و ئەتوانێت چۆن بڵێن سەرکەوتوو بێت لە خوێندنگە. بێگومان سارە کۆنفوشیۆس یعنی ناوێکی دیارەوە ڕەنگە زۆرمان لە تۆڕە کۆمەڵەتەکان ناویشمان بینی بێت یاخود بەرچاومان کەوتو بێ شکل لە دانا و حەکیمەکان و فەیلسوفەکان کاتێکە بە وڵاتی چینە دەگەڕێت ئەنی ڕۆکاتە هەرێمی لوو لەوێ کاتێکە پاشای لوو پێشوازی لێکات و داوای ئامۆژگاری لێکە ئەڵێ بۆ باشتربوونی وڵات بۆی کەنەوەیکی باش پەروەردە بکەین پێ بگەێنین و وڵاتی ئێمە ئەو هەرێمی ئێمە بەرەو عقارێکی باشتر ڕۆی سیاسی و کارژێڕیەوە چی بکەم باشە
ئەڵێ تاکە ئامۆژگاری من گرنگی دانە بە پەروەردە بۆ پەروەردە هیچێکە لەو سێکتەرانی کە پێویستە بایەخی پێ بدەیتەوەکو هەرێمێکی باش و وڵاتێکی باش و ئەو کەسانە یاخودنەوەکانی دوای خۆشت کە دێن و کورسی دەسەڵات ئەگرنە دەست بێگومان خۆشببختی بە وڵات فەراهەمەکەن ڕێگای پەروەردەوە لە هیچێک لەو جنگای نێوان مسلمانان و هاوکات بێ باوەڕان دەیانی کاتێک کە کۆمەڵێک بارمتەیە خۆت کۆمەڵێک ئەسیر دەستگیر دەکرێن ینی هیچێک لە مەرجەکانی پێغەمبەرەوەیە کە هەرێکێک لەو بێ باوەڕانە ینی دە مسلمان فێر بکە ئەمە خۆی لە خۆیدا گرنگیدانە بە خوێندن و بە پەروەردە و پاشانەگە بینە سەردەمی ڕێنسانس یا خۆت سەردەمی ڕابوون لە ئەوروپا لایبینە دەڵێگەر پەروەردەیەکی باشم نابێت لە ماوەی 100 ساڵە هەموو ئەوروپا گۆڕم و لینین لە پاش شۆڕشی 7 ئۆکتۆبەر لە رووسیا دوای پەروەردەیەکی فکری کۆمۆنیستی و هاوبەشی خوازی ئیشتراکی لە رووسیا دێت لەوێ لە ماوەی 100 ساڵە توانی تۆ هەموو جمگە هەسیارەکانی وڵات لە ڕێگەی پەروەردەوە بگۆڕی هۆشی منە بە هەمان شێوە لە ڤێتنام و ڕاسڵ بێتەن ڕاستێکێکە لەو فەیلسوفە گەورانی کە لە بریتانیا لەدایک بوونەوە 8 ساڵ ژیاوە ینی لە پاش تەمەنی تقریبا 65 ساڵی 70 ساڵی ئەجا دەسەکە بە نووسینەوەی سیاست بەڵکو سەرەتا خەریکی پەروەردە و هاوکات فەلسەفە و هەروەها فەلسەفەی پەروەردە و پەروەردەی فەلسەفەیە بۆیە ینی هەموو وڵاتەکان کۆکن لەسەرەوەی کە پەروەردە ئەتوانێ نەوەیەکی باش وڵاتێکی باش و سیستەمێکی باش بێنێتە کارە یاخود بێنێتە ئاراوە و بێگومان سارە ینی گەسە لە وڵاتی ئەمە پەروەردەیەکی باشە بێ بڕۆکە هەموو گەندەڵی نابینین وەگە پەروەردەیەکی باشە بێ ینی ئەو کارکتەرە سیاسیانی کەوا لەسەر تەختی دەسەڵاتیشن بێگومان بەرەو ئەخارێکی خراپ ناڕۆن ئەگە پەروەردە و بیری نەتەوایەتی باشە بێت بێگومان خیانەت لە وڵات و لە خاک ناکرێت ئەگە پەروەردەیەکی باشی ئەخلاقی و مۆڕاڵی هەبێت دەست بۆ ماڵ و مڵک و قوتی خەڵکی نابیت ئەگە پەروەردەیەکی باشی دەرونی هەبێت بێگومان تۆ لە هەمبەر پرسە هەستیارەکاندا کەسێکی لە خۆبردە و هاوکات لێبوردابی توانی بە شێوازێکی باش لە هەمبەر پرسەکان مامەڵە بکەیت وەگە پەروەردەیەکی فکری باشە بێت بێگومان تۆ منداڵ و نەوەیەکی باشە خەیتەوە بۆ داهاتوو بەڵام مەخابن وای لاتۆ لە ئێستا لە وڵاتی ئێمە ینی زۆرجە باسم لەوە کردووە لەگەڵ میوانەکانیشم ئاخۆ پەروەردە لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی باوازە وڵاتانی دیکەش بهێنین وڵاتانی کەندا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام لە عێراق بەگشتی بە هەرێمی کوردستانی شەو کە دەڕووی کارجێڕیەوە بەشێکە لە عێراق ئاخۆ پەروەردە ئامانجە یاخود ئامرازە و خوێندکار لێرەدا چی ئایا خوێندکار ئامانجەکەی یاخود ئامرازەکەیە لە بەشێک لە وڵاتانی کەوا ناوەمهێنان و گەورە پیاوان و حەکیمی تیا بووە پەروەردە ئامرازە بۆ گەشتن بە ئامانج کە خوێندکار ئامانجەکەیە بەڵام بەداخەوە لێرە مەخابن باڵانسەکە گۆڕاوە بگرێ پەروەردەکە بۆتە ئامانج خوێندکار ئامرازە لە ڕێگای خوێندکارەوە تۆگەی بە ئامانجەکەت ئەویش وەم نەبینی کەوا لە پاش هەر هەڵبژاردنێک و پێکەنانی حکوومەت ئەبین لەسەر پۆستە وەزارەکان چی دەکرێەوە وەزارەتی پەروەردە پێویستە ینی خەڵکانی پسپۆڕ و مختص ینی بەڕاستی تیاکار بکەن سارە لە سەروبەندی کۆرۆنا لە وڵاتی سوید ینی تاکە وەزارەت کە گوێی لە تەوجیهاتی حکوومەت ناگرت وەزارەتی تەندروستی بوو لەوێت دەستەیەکی جیاوازە تەندروستی و دەستەیەکە حەقی بە کارەکانی حکوومەتەوە نییە بۆ لەبەرەوەی دەڵێن کە ئەمانە لە پرسی مان و نەمان کار دەکەن و ئەمانە پەیوەستن بە ژیانی ئینسانەکانەوە بۆیە حکوومەت ڕەنگە لە ڕووی سیاسی هەندێک بڕیاری هەڵە بدا بەڵام تەندروستی کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە نابێ بڕیاری هەڵە بدا پەروەردە بە هەمان شێوە لە هەندێک وڵات بۆ شێوازەیە و لە سێکتەری پەروەردەیە دەبێت کار بکەیت لەسەرەوەی کە تۆ تەوجیهاتت سیاسی نەبێ بەڵکو تەوجیهات و ئاراستەکان ئاراستێکی فکری بن ئاراستێکی کۆمەڵایەتی بن فەرهەنگی بن کلتوری بن مێژووی بن ئابووری بن و ئاراستەیەک بن کە تۆ ئیش لەسەر عەقڵ و پەروەردەی خوێندکارکە بەداخەوە ئێستاشی پێوە بێت کە بۆ نمونە لە ڕابردوو کە باس لە پەروەردەی فکری کۆمۆنیستی دەکرا لە نێو شاخدا بەڵام ئێستا دەڵێن سەردانەکە گۆڕاوە قۆناغ گۆڕاوە جیاوازەکان گۆڕاوە ئەوانەیە کە لە ڕابردوو دژ بە سەرمایه‌داری بوون ئێستاکە بەداخەوە خۆشیان بەرەو ئاراستی سەرمایه‌داری ڕۆشتوونە و سەرمایه‌داری بۆ تا ئەختەبوتێک و بینەقاقەی هەمووانی گرتووە وای لاتووە لە ڕێگەی سەرمایه‌داریەوە لە ڕێگەی پەروەردەوە کۆمەڵێک سەرمایه‌داری باش دروست بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی کەمانەش خۆی لە خۆیدا کارەساتە خوڵقێنێت چونکە پەروەردە نابێت ببێتە یەکێک لەو فاکتەر و لەو ئامرازانی کەوە سەرمایه‌داری و بابەتی سەرمایه‌داری و هاوکات کەپیتاڵەکان و هەروەها ئەو کەسانی کەوە بە ناوی نیولیبرالیزمەوە دێنە ئاراوە دێنەکایەوە تەداخل لە ئیشی پەروەردە بکەن بۆیە ئەبێت پەروەردەیەکی فکری بێ دوجار ئیش لەسەر فکر بکەیت چونکە فکر ئەگەر بیش بێنین بە هەویرێک وەکو هەویرێک وایە دوجار تۆ چۆنت بی ئیشێتێکی بە کولیچایکی بەنانێکی بە هەر شتێکە خۆت
پێویست پێی بێ بەدڵنیاییەوە بەدەر لەوەش ینی ئەو بابەتانی خۆت ئەو ئەوانی کە ئەخوێنی وانانی کە ئەخوێنی بتوانانی کەوا سوودی لێ وەربگرێ بینی کە هەندێک گە باسی زانکۆ بکەینە بینی کەوا بەشی زمان ئینگلیزی خوێندەوە کاتێک تەواو بێت ناتوانێت یەک مناقەشەیەکت لەگەڵ کە گفتوگویەکت دەگای خۆت عەرەبی ناتوانێت کەوا گفتوگویەکت لەگەڵ بکات بەو زمانی کەوا خوێندوێتی کەواتە تەنها لەبەرکردن نەبێت تەنها هەوڵدان نەبێ بۆ بەدەستێنانی شەهادەکەی بەڵکو فێربوون بێت ئەگەر هاوکارانمان لە کۆنتڕۆڵەوە مایکەکانیاندا بخەن زۆر باشە هەروەها بەدەر لەوەش خاڵێکی تریش پێم خۆشە باسی کەمەویش چۆن بڵێن ئەو خوێندکارانە ماوەی جارێک بڕۆن سەردانی شوێنێک بکەن سەردانی خۆشخانەکان بکەن سەردانی دەستگایەکی ڕاگەیاندن بکەن سەردانی شوێن باخچەکان بکەن شوێنەکان بکەن ئەمەوەیان لێ کاسکەوا لەو ڕۆتینە دەرچن هەروەکو ئاماژەمان پێکرد ڕۆتین ئەبێتە هۆکاری کەوا تووشی بێزاری بیت تووشی بێتاقەتی بیت وەگۆ ئەو گۆڕانکاریە ئەو گۆڕانی کەش و هەوایە واکات کەوا ئەو خوێندکارە زیاتر بتوانێت مەوانەکان تێبگات بتوانێت سەرکەوتووتر بێت زۆر باشێ ماچین لای فیچەرێک هاوکارمان دڵنیان مەحموود لاکفریەوە بۆی ئامادە کردوین فەرموون بینەر بن حاجەی تاوگەودەنگی بەخێر و کوورای دەروونم چۆن نایەتە دوور کورد و سەلمانان مانای ژینێمە مانای ژینێمە خوێناوی دێم و هیواوتی نێمە هیواوتی نێمە خوێناوی دێم و هیواوتی نێمە شنای شەماوە شنای ڕەوانە دەشتی ڕەنگینە نووری چاوانە سۆزی شمشاوە سۆزی دەروونم سۆزی دەروونم ناوی جوانی تۆ بوون و نەبوونم بوون و نەبوونم ناوی جوانی تۆ بوون و نەبوونم حاجەی تاوگاکان حاجەی ئەسوود سۆزم بە حاجەی هاتۆتە خێرە فێنێکی ئاوان فێنێکی دێڵمە فێنێکی دێڵمە فێنێک کەراوای هەستی بە کۆمە هەستی بە کۆمە فێنێک کەراوای هەستی بە کۆمە ڕۆڵەکانی تۆ ئازاو دنێرن پەروەردەی تۆنە بۆیەوە شێرن داری ئازادین وەها تۆتە بەر وەها تۆتە بەر ڕۆژی سەرکەوتن خۆی هاویشتە دەر خۆی هاویشتە
هاویشتەدەر ڕۆژی سەرکەوتێن خۆی هاویشتەدەر دەستی هاوکارمان دڵنیا خۆش بێت. ئێستاشە چینە بڕگەی پامنێران هاوکارمان شیڤان ڕەوف لە شاری سلێمانی و ڕاستەوخۆ لەگەڵمانە. سڵاو لێ بێ و بەیانیت باش. ڕۆژ باش شیڤان لە سلێمانی چیە گوزارێت هەڵبەتە لە لێشێک لە کافتریاکان تەخینەوەیەک ڕوویداوە دەوترێ بە هۆکاری سیستەمی غازی و کافتریا بووە. دوێترین زانیاری لەو بارەیەوە چییە؟ فەرموو. سڵاو لە ئێوەش ساڵ لە بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک دیارە بەڵێ درەنگانێکی شەوی ڕابردوو کە دەکاتێک بە دیاریکرایی سەعات 1 و 4 دقە بۆ 5 دقە لەم کافتریایە کە کافتریاکی تازەیە هەمووی لە نەورۆزی ئەم ساڵەوە کراوەتەوە لە شەقامی سەوەڵەکە کە شوێنێکی گشتی قەرباڵغە لە شەواندا بەهۆی بوونی خاص لە بەشی پشتەوەی کافتریاکە تەقینەوەیەک ڕووی داوە. دواتر ئەم تەقینەوەیە تەواوی بیناکەی ڕوخانووە و باڵخانەکەی بە سەرێکدا داڕمانوە. ئێستا وێنەکان دەگواسینەوە بۆتان تیمەکانی بەگری شارستانی لە کاتی خۆدا گەیشتنەوە شوێنی ڕووداوەکە بوونی ئاگرێ هەبوو توانیوانە هەرزووە کۆنتڕۆڵ بکەن. لە دوای ئەو ڕووداوەشەوە دەستیان کردو بە دۆزینەوەی ئەوەی کە بزانن چەند کەس لێرە برینارە چەند کەس بۆ بەژێر بینا ڕووخاوەکەەوە توانیوانە 13 کەس بگەێنە نەخۆشخانەوە و لە شەویشەوە لە دوای ئەوە کە گەڕاون تا ئێستا هیچ کەسێکتر لەژێر باڵەخانەکان نەمەوە و لە ئێستا زیاتر لە سایانەوەی شوێنەکە بشکراوە تەنها لە سا کەمتر لە دەیماوە کە پێچێت ئەمڕۆ کۆتایی پێبێن و تیمەکانی شارەوانیش لێرن بۆ پاکردنەوەی شوێنەکە. ئەمیدیار بەڕێوەبەری بەرگری شارستانی سلێمانی ئاماژی بۆیە کە هەرزوو توانیوانە ئاگراکە کۆنتڕۆڵ بکەن و برینارەکانیش توانیانە بگەێنە خەستخانە لە ڕێی تیمەکانی تەندروستیەوە کە بەیانی سنتەری تەندروستی سلێمانی ڕایگەیان کە توانیوانە ئەوانی کە برینەکەیان سووکە 4 کەسیان بنێرنە ماڵەوە 9 کەسیش نەخۆشخانە ماون کە پێویستیان بە نەشتەرگەری هەیە بۆی ئەوەی کە بیناکە بە تەواوی ڕووخاو بەشێکی بیناکە شوشە بووە برینار بوون لێرە و ئەم شەقامە ئێستا بە تەواوی داخراوە. ئەگەر هاوکارم وێنەکانتان بۆ گواست تۆ شەقامەکە بە تەواوی داخراوە لەبەر ئەوەی کە باڵەخانەکە ڕووخاوە تیمەکانی بەگری شارستانی هاتنەتە ئێرە تیمەکانی شارەوانی سلێمانی ئامێرەکانی نەخسووتە ئیش بۆیە بەری شەقامەکە داخراوە کە کەمێک ئاستەنجی دروست بووە بەهۆی ئەوەی کە ئەم کافتریا کەوتوتە سەر یوتێرنی بەرزەپردی وەردەمی بینای سیتیستار و بەرامبەر سەناعی سلێمانیەکە لێرە ڕێگەکە داخراوە. بەڵام تیمەکان لە شەوە بەبێ دابڕان لێرن سەرگەرمیەوەن کە بە زووترین کات لێکۆڵینەوەکانی کۆتایی پێبێنن. لێکۆڵینەوە سەرەتاییەکان دەڵێت کە بەهۆی خازەوە بەڵام ئەمیدیار ئاماژەی بۆیە کە ئەوە لێکۆڵینەوەی سەرەتاییە دواتر لێکۆڵینەوەی ورد و دەقیقەکەن بۆی هۆکاری سەرەکی ڕووداوەکە بزانن چونکە وەک ئاماژەی پێیا بۆی ئەوەی کە بیناکە بە تەواوی داڕماوە ناتوانن زانیاری تەواو بن لە ئێستایا بەهۆی ئەوەی کە هیچ شتێک بەردەست نییە بیناکە داڕماوە ئەوان تەنها ژێر و بەردە ڕووخاوەکە دەگەڕێن بۆی بزانن کە هیچ برینارێ هیچ کەسێ لێرە نییە. ئێستا لێرە قایمقامی سلێمانی خۆی ئامادەیە کاگاوات هاتۆ بۆ بینینی ڕووداوەکە بۆ ئەوەی کە هاوکاری تیمەکان بێت لە لێکۆڵینەوەکاندا بەڕێوەبەری بەرگری شارستانی سلێمانی ژێرە ئامادەیە و ڕووداوەکە زیانی بە شەقامەکە گەیاندووە بە شێوەیەکی بەرچاو کە شەوان لێرە خەڵک عەربانە و کۆشکی هەیە لێرە خەڵکێکی زۆر لەم شەقامەیە بۆهۆی ئەوەی کە ئەم جادێ شەوان لێرە عەربانی لێە کۆشکی فرۆشتنی قاوە ئەو شتانی کە لە شەقامی سەوڵەکە بەڵام ڕووداوەکە یاخۆ لە سەربەندی ڕووداوەکە لەوێ بوو بێت و نەخێر لەبەر ڕووداوەکە سەعاتی ڕووداوەکە سەعاتێکی شەو ڕوویداوە شاید حاڵ ئێستا لێرە نییە ئێوە برینارەکانیش سەرجەمیان نێرابوون بۆ خەستخانە ئاماژیان بۆیە کە 4یان ڕۆشتونەتە ماڵەوە پێدەچێت دواتر زالەکاتی بڵاوکردنەوەی زانیارە دەقیقەکان شاید حاڵم خاوەنی ڕێستۆرانتەکە لە دوانی وتەی خۆی هەبێت بەڵام ئەوەی کە ئێستا بەرچاوە تەواوی باڵەخانەکە ڕووخاوە زیانەکان لە ڕووی مادیۆ زیانێکی زۆرە بەڵام لە ڕووی جیانیەوە تا ئێستا تام دەقی هیچ قوربانێکی لێ نەکەوتۆتەوە وەکو گیان لە دەستدان تەنهاوە نەبێت کە 13 کەس برینارن نوێیان پێویستیان باوەیە کە لە خەستخانە بنێنەوە و هەنێکیان نەشتەرگەریان بۆ کرێت. زۆر باشە شیڤان تەنها بینایی کافتریاکە ڕووخاوە یاخود زیان بە بیناکانی دەوروبەریشی گەیشتووە. بەڵێ سارە خۆم ویستم ئاماژە بۆ بکەم ئەو ماڵانی دیوی پشتەوە بەهۆی ئەوەی کە ئێستا ئیشی تیاکە ناتوانین زیاتر بڕۆینە پێشەوە بۆی ئاستەنگ بۆ بەرگری شارستانی و تیمەکانی شارەوانی دروست ناکەین بەڵام ماڵانی پشتۆ زیانێکی هێزگا زۆریان بەکەوتە بە شێوەیەک دیواری بەشێکیان داڕماوە پەنجەرە و دەرگا بە
ماڵانەی کۆڵانی پشتۆ نەماوە ئەو بینانەی تەنیشتیشی دیوارەکانی لە دیوی ناوە ڕووخاوە ئێستا ئەمی دیار پێم وابێ وتەی هەیە ئەگەر لەگەڵ مابی بۆتان بگوازینەوە بەڕێوەبەری بەگری شارستانی سلێمانی و زانیاری تاوا دەخات بۆی بزانین قوربانیکە نییە نەماوە کەس لە شوێنی ڕووداوەکە مابێت نیە هیچ کەسێ لەژێر دار و پەردۆکەوە بێت تاوەکو بە کاملی پشکنینەکە تەواو نەکەین نایزان ناتوانین قسە بکەین بۆی کە تەواومان کرد و ساڵین کەسی تیانی هۆکارەکەی هەر ئەو بۆری غازە بوو کە پەنگی خواردووە غاز پەنگی خواردوێتەوانێ هۆکارەکەی چییە پەنگ خواردنەکەی لێچوونە ئیهمالیە ئەویان جارێ نازانین ئەمە پێوەکو پێم وتی سەرەتایە لە دواییە لێکۆڵنەوەی ودی لەسەرەکەی بەڵام تەنجەکە نەتەقیێتەوە ڕاگەیانکارە بەڕێزانی کەوتیان تەنجی تەقیێتەوە با لەمەولا تەشید لە خەبەرەکان اینجا بڵاویکەنەوە ئەویان ئیشەڵا بە زووتی کا پاچەکەین و بەڵام جەناب دەزانین لە کاتی پاکردنەوە جاروێ ئاستەنگ دروست دەبێ کەی ئاستەنگەکان ئەگەر ئاستەنگی قورسمان بۆ دروست دەبێ لەبەری ئێمە وا پاچەکەینەوە کە وا حسابی خۆماکەین کە خەڵکی تەیە بۆی نەبینەوەی کە زەرەی پێ بکەین ئەڵی تەنکەکە نەتەقیوەوە هۆکارەکەی چی بووە پەنگ خواردنەوەی غازی سا و بەڕێز لی پرسییم پەنگ خواردنەوەی غاز پادشای چیان ئەڵە زیانیان پێگەشتوان زیانیان پێگەشتووە ئێمە وەکو بەرگری شارستانی کە دوایەوەی لێرە کۆتاییمان هات بە ئیشەکانمان دوایی راپۆرتی ئەو ماڵانە چەندیان زەرەر و زیان لێکەوتووە هەمووی چیش بووە ئەینووسین و بە راپۆرتی فەرمی هەز لایەنێکی بەڕێز داوامان لێ بکە بۆ وێنێ خاونی کافتریاکاتۆ تێرە خاونی کافتریاکاتۆ تێرە لە شورتەیە دیارمافی خەرمکردنەوەیان هەیە دراوسەکانی من وەکو بەرگری شارستانی ئیشی من نییە من ئەوەم لەسەر راپۆرتی فەرمی ئەم بەڕێزانە زەرمەند بوون بەهۆی ئەم ڕووداوە شوێنی فەرمی هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان ئەتوانن پەیوەندی بەوانەوە بکەن ئەوان داوا لە ئێمەکەن خەبڵاندنی زەرەر و زیانەکان و چی بۆ چی نەبووە و ئەرچی منە ئەویان دەچێت خەبڵاندنەکە چۆن بۆ بەپی جارە نازان لە برێشتا نەما کردو بەڵێ فارس سارە ئەوەی گوێتان لێ بوو وتەی بەڕێوەری بەرگری شارستانی سلێمانی بوو کە دەڵێ زیانەکان نەزانراوە بۆ هۆی داڕمانی بیناکەوە و خاوەنی کافتریاکەش لە ئێستادا لەلایەن پۆلیسەوە بانکراوە بۆ لێکۆڵینەوە چونکە وەک ئاماژەم پێ 11 کەس برینار بوون و بیناکان زیانێکی زۆری بەکەوتەوە بەڵام بۆی ئاستەنگی شوێنەکە کا شوێنێکی گشتیە و سەرجادەیە زۆر ئاستەنگی بۆ تیمەکانی شارەوانی دروست بووە بۆ ئامێرەکانیان کە بێنە ئێرە ئێستا ئەوەی لێژوورە تەنها جێگەیەک ئامێر دەبێتەوە کە لە شەوە ئیش دەکات ئاماژەشی پێ ئاستەنگیان هەیە لەبەرەوەی شوێنەکە زۆر ئاڵۆسەوە زیانێکی زۆریش کەوتووە ڕێگەی چوونە ژوورۆش زۆر قورسمە پێویستە سەرەتا بۆ ئامێرە گەورانە پاک بکرێتەوە دواتر شەقامەکە گیراوە بەهۆی ئەوەی کە پارچەکانی هاتۆ دەستە شەقامەکە بینادار و خاوەکە بلۆکەکان دیوارەکان ڕووخاون لێرە بۆیە پێدەچێت تا دوانیوەڕۆ ئەمڕۆ لێرە سەرگەرمی پاکردنەوەی ئەم شەقامە بن بۆی دوایی بتوانن بەڕووی هاوڵاتیانە بیکەنەوە و زیانەکانی دواتر لە راپۆرتێکدا بەڕێوەبەری بەرگری شارستانی سلێمانی ئاماژەی پێ لە راپۆرتێکدا زیانەکان دەخەنە ڕوو بەرزەکەنەوە بۆ لایەنی پەیوەندیکار باش بەپێی زانیاریەکان ئەو بریندارانی کە نەخۆشخانە تاوەکو ئێستاکە ماونەتەوە برینەکانیان قورسە یاخود ئەوانیش هاوشێوەی ئەوانەی کە لە نەخۆشخانە دەرچوون برینەکانیان سووکە و لە ئایندێکی نزیکدا دەرەچن بەڵێ تا ئێستا زانیاری دەقیقمانیە لە گەشتەکانی داهاتووە تیمان دەنێرینە تەندروستی سیستەمانی بۆی زانیاریەکان بە دەقیقی بگواسینەوە بەڵام بەپێی وتەی ئەوانی کە لێرن 4 کەس نێراوەتە ماڵەوە 9 کەسیان پێویستیان بە نەشتەرگەری هەیە بۆی ئەوەی کە برینار بوون بە شوشە و بە ڕوخانی و باڵەخانەیە لە دواتر تەندروستی سیستەمانیش هاوشەوەی بەرگری شارستانی زانیاری تەواو دەخاتە ڕوو راپۆرتی خۆی بڵاو دەکاتەوە بۆی زانیاری لەسەر برینارەکان باتکە مەترسی لەسەر ژیانیان هەیە یاخود ناوە چارەسەرەکانیشان بۆ کراوە زۆر باشە شوان هەرچەنە بە فەرمی بڵاو نەکراوەوە بەڵام بەپێی زانیاریەکانی تۆ ئەو بریندارانی خۆ هاوڵاتیانی کە بریندار بوونە هەمویان لە کافتریاکە بوونە یاخود لە دەوروبەری کافتریاکەش بوون تەلەفۆنەکە داخرایەوە بۆ لاچوون دەمانەکەی نەقەڵەتەوە پرسیاکەن زۆر باشە دەستخۆش ئەوە دیارە هێڵەکە پسراوە زۆر باشە ئێمە ئەچینە شاری کەرکووک لە شاری کەرکووک شاوکارمانی یوسف مراد لەگەڵمانە بۆ گواستنەوەی هەواڵەکانی ڕۆژ سڵاو لێبێ و ڕۆژ باش ڕۆژ باش یوسف فەرموو بەنیتان باشتر یوسف ئەگەر گوێبیست تێمەیت ڕۆژ باش هەواڵەکانی ئەمڕۆ لە کەرکووک چین چیە گوزارێ فەرموو وڵای سڵاوتان لێبێ دیارە شارەوانی کەرکووک سەرەتا لەم بابەتەوە دەست پێ دەکەم شارەوانی کەرکووک ماستەر پلانی پارێزگاکەی ڕاگەیاندووە
ئەمە بە 5 قۆناغ ئامادەکاری بۆ کراوە. ئێستا لە قۆناغی پێنجەمە دیارە لەم قۆناغا داوا کراوە لە ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان لەلایەنە پەیوەندیدارەکان لە کەسانی شارەزا کە هەر سەرنج و تێبینیەکیان هەیە ئاڕاستەی لایەنی پەیوەندیداری بکەن بۆی سوودی لێوەربگرن لە ماستەر پلانەکە. ناوەڕۆژی ماستەر پلانەکە چیەوە پێکاتووە لە چی بریتە لەوەی دیارە ئامانج لەم ماستەر پلانە ڕێخستنەوەی شارە دیزاینکردنی ناوچە جیاجیەکانی شارە لە ڕێگەی ئەم ماستەر پلانەوە کار دەکرێت بۆ ڕێخستنەوەی سنتەری شارەکە لە ڕووی یەکەی نیشتە جێبوون لە ڕووی پرۆژە خزمەت گوزارەکان و چەمی خاسەیەکێکە لەوانەکە لە بریەوەی بێت بە شوێنێکی گەشتیاری بەداخۆ ئێستاکە بووە بە وێزگەیەک بۆ کەڵەکەبوونی خۆڵ و خاشاک لە ڕێگەی ماستەر پلانەوە هەوڵ دەدرێت چارەسەری ئەم بابەتانە بکرێت هەرچەند خۆی ماستەر پلان دەبێت 25 ساڵ جارێک بێت بەڵام دوای ماستەر پلانکە بۆ پارێزگای کرددانراوەی کە لایەنی پەیوەندیدار باسی دەکات ساڵی 1975 بوو دیارە ماستەر پلانەکە ئێستا ڕاگەیەندراوە لە ماوەی 2 مانگ دیاریکراوە بۆ ئەوەی ئەو سەرنج و تێبینیانی کە باسم لەلایەن ڕێکخراوەکان لەلایەن پلانە پەیوەندیدارەکان وەربگرترێت بۆی سوودی لێ وەربگرترێت بۆ ماستەر پلانەکە لە ڕێگەی ماستەر پلانەکەەوە بۆ نمونە ژمارەی گەڕێکی دیکەش زیادەکە ئەمە لە ڕێگەیەوە بەڵام بە زۆرێک لە زۆرەکان شارەکە دیزاین نەکرێتەوە ڕێکەخرێتەوە تاوە سیمایەکی گونجاوی هەبێت بە تایبەت ئێستادا کە هەندێک گەڕک و شوێنی جیاجیا لە دەوروبەری پارێزگای کەرکووک دروست کراوە بە زۆرێک لە زۆرەکان یعنی ڕێکیش پێ و دیارە بۆی هەوڵ دەدرێت لە ڕێگەیەوە ڕێک بخرێتەوە هۆکاری ئەوەی کە ئەم ماستەر پلانەکە هاتۆتە ئاراوە جێبەجێ دەکرێتەوەیەکە بە پێوە مارانەی کە ئایا پێشبینی دەکرێت ساڵی 2037 ژمارەی دانیشتوانی پارێزگای کەرکووک بگاتە 2 ملیۆن کەس کە لە ئێستادا نزیکەی 1,600,000 کەسە و ماستەر پلانەکە بۆ ماوەی 15 ساڵی بۆ دیاریکراوە بۆی جێبەجێ بکرێت لە ماوەی 15 ساڵەدا ئەوانی کە باسم کرد جێبەجێ دەکرێت ئەو پرۆژانەوە هەر پرۆژەیەکیش لە کاتی ئەنجامدانی ئەوە لایەنی پەیوەندیدار تێچۆکەی دەخەمڵێنێت و ئاڕاستی لایەنی پەیوەندیداری دەکات بۆیە داوا دەکرێت وەکو باسم کرد لایەنە پەیوەندیدارەکان ڕێکخراوە حکومی و ناحکومیەکان بەشدار بن سەرنج و تێبینیەکانیان بخەنە ڕووکە ئامانج لێ ڕێخستنەوەی سیمای شارەکەیە. زۆر باشە یوسف تاقیکردنەوەی پۆلە ناکۆچەکانی قۆناغی سەرەتایی چۆن بەڕێوەچێ لە ئێستاە؟ بەڵێ تاقیکردنەوەی پۆلە ناکۆتەکانی قۆناغی سەرەتایی بە بەشداری زیاتر لە 30,000 خوێندکار دەستی پێکردو تاکو ئێستاکەش بەردەوامە مامۆستایان بۆ ئەم بابەتە ئامادەکاری تەواویان کردو لایەنی پەروەردە بە هەمان شێوە لە هۆڵەکانی خوێندن هەیە بەڵام یعنی ئەوەش ناشاردرێتەوە ساڵانە زۆر جار لە کاتی تاقیکردنەوەکان گرفت تا ڕادەیەک ڕوو دەدات لە ڕووی کەمی پێداویستەکان بەڵام لەگەڵەوەشدا بەردەوامی پێدراوە مامۆستایانی خوێندنی کوردی توانیویانە ئەنی هاوکاری خوێندکاران بکەن بەوەی کام هۆڵەکانی خوێندنیان بۆ ئامادە بکەن لە قوتابخانەکان تاکو ئێستاکەش بەردەوامە و لە هەمان کاتیشدا هەماهەنگیشەیە لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان بۆ نمونە لا کاتێ پێویستێکەوە لایەنی پەروەردە ڕاستەوخۆ دێتە سەرخەت بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک کە ڕوودەدات یاخود جێبەجێکردنی داواکاریە کە هەیە مامۆستایان و قوتابخانەکان. باشە شەوی ڕابردوو لە سەیادەی کەرکووک شەڕێک ڕوویداوە وەک دەوترێت شەڕێکی عەشایری بووە بە پێی زانیاریەکان تاوەکو ئێستا هۆکارەکان چی بوون ئایا کێشەی کۆمەڵایەتی بووە ئایا کێشەکان نێوان دوو کەسا بووە یاخود بنەماڵە بووە هۆکارەکان چین؟ فارس شەڕەکە لە گوندی سەیادە ڕوویداوە لە خواروی کەرکووک لە نێوان دوو بنەماڵی عەرەب بووە بە پێی زانیاریانی کە دەستم کەوتووە کێشەی کۆمەڵایەتی بووەوە شەو وەک باز دەکرات شەڕەکە شەڕێکی قورس بوو هێزانیەکان تەنانەت چواردەوری گوندەکەشیاندا بوو لە هەوڵی وەرکردنەوەی بارودۆخەکەدا بوو تا دوجار شەڕەکە کۆتایی هاتووە هەوڵی وەشیاندا کە تاوانبارانی هەردوو لە دەستگیر بکەن ئەوانەی کە با بڵین ئەو کێشەی ڕوویدا لە نێوانیان کاریان بەخێوکردنی گامێشەکانە کە لە خواردی زۆر لە وڵاتیان بەدیان کردووە کە ئاژەڵدارن واتە ئاژەڵ بەخێوەکەن کێشەکە ئەوەی کە باز دەکرێت کێشەیشی کۆمەڵایەتی بووە و هێزانیەکانیش دوای شەڕەکە گەشت ناو شوێنە. زۆر باشە یوسف ئەگەر بچینە سەر بابەتی تەندروستی بە بزانین لە ئێستاە هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای خود پەتانوەیەکە تۆمار کراوە لە شاری کەرکووک یاخود نە؟ سارە ئەوەی کە هەیە ئەو ئامارانەی کە وەزارەتی تەندروستی حکوومەتی عێراق بڵاوی دەکاتەوە 24 کاتژمێر جارێکە بەڵام خۆشبەختانە ئێستا بە شێوەیەکی گشتی لە سەرانسەری عێراق ژماری توشبوون بە ڕێژێکی بەرچاو کەمەوە بۆ لە پارێزگای کەرکووک حاڵەتی توشبوون هەیە بە ڤایرۆسی کۆرۆنا یعنی ئەگەر تۆمار بکرێت ڕۆژانە بەڵام خۆشبەختانە زۆربیان دۆخی تەندروستیان جێگیرە و پێویست ناکات ببردرێنە نەخۆشخانە بە تایبەت نەخۆشخانەی شفا چواردە کە لە سەردەمی کۆرۆنا 150 قەرەوێڵەی لە خۆ دەگرت تەرخان کرابوو بۆ ئەو کەسانی کە دۆخی تەندروستیان تێک دەچێت بەڵام پێ و زانیاریانی کە لای منە هیچ توشبێکی کۆرۆنا نییە کە لە نەخۆشخانەی شفا چواردە لەژێر چاودێری سەری
پزیشکی دابێت ئەو نەخۆشخانەیە لە ماوەی ڕابردوودا دروست لە 1.5 دوایەوەی کە حاڵەتێکی توشبوون بە پەتای خوێنبەربوون تۆمارکرا تەرخان کرا بۆ ئەو کەسانی تووشی پەتاکە دەبن هەرچەند بەداخەوە دوای 5 ڕۆژ لە مانەوەی و توش بووە جانی لەدەزا بۆی کاریگەریەکانی پەتای خوێنبەربوونەوە بە ئێستاشەوە سەبارەت بە پەتای خوێنبەربوون لایەنە پەیوەندیدارەکان قایمقامیەت لەگەڵ فەرماگەی تەندروستی کەرکووک هەماهەنگی تەواویان هەیە و ڕۆژانە هەڵمەتی زۆر و زۆر ئەنجام دەدەن بۆ ئەوەی ینی ڕێگری بکرێت لە فرۆشتنی گۆشت لەو شوێنانی کە ناتەندروستە بە تایبەتەوانی کەناری خاسا کە لە سنتەری شار زۆر بەمان بەدیمان کردووە کۆمەڵێک شوێنیان ڕوخاندووە لەگەڵەوەشدا و شوێنانی کە نایاساین داخراون و داواش کراوە کە لە هاوڵاتیان لە حاڵەتی نامۆ یاخود لە هەر شوێنێکە زانرا گۆشتی ناتەندروست دەفرۆشرێت ئەوە ڕاستە و خۆ لایەنی پەیوەندیدار ئاگدار بکەنەوە چونکە ئەم پەتایەکی ئێستا هەیە سارا ئەگەر هەندێک زانای لەسەری بخەمە ڕووکات هەبێت ئەم پەتایە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ بەڵام ئەوەی کە با بڵێن کێشەی ئەوەیە کە ئەو ئاژەڵی کە ئەو پەتای هەیە هیچ نیشانەیەک نییە کە دەری بخاتەوە ئاژەڵە تووشی ڤایرۆسەکە بووە یاخود تووشی و نەخۆشیە لە گیانیا هەیە بەڵام کاتێک کە مرۆڤ گۆشتی ئەو ئاژەڵە دەخوات ئەوە تووشی پەتای خوێنبەربوون دەبێت و دەگوازرێت و نەخۆشیێکی درما بەڵام بەراورد بە کۆرۆنا جیاوازە کۆرۆنا چونکە زووتر دەگوازرایەوە بەڵام پەتای خوێنبەربوون ینی بە شێوەیەکی ئاسان ناگوازرێتەوە هۆکارەکانی بۆ نمونە لەوانە بەکارهێنانی با بڵێن پەرداخ کەوچک ئەمانە هۆکارن بۆ ئەوەی کە بگوازرێتەوە و داواش کراوە هاوڵاتیان پابندی ڕێنمایی ڕێکارەکان بن نیشانەکانی توشبوون بە پەتای خوێنبەربوون چی ئەوەی کە من لە زاری پزیشکان وەلایەنی تەندروستی وەرم گرتووەکو زانیاری نیشانەکانی بریتە لە بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش هەروەها سوتانەوەی قوڕک ئازاری ماعیدا ئازاری جوگەکان ئەمانە کۆمەڵێک نیشانن کە خوا نەخواستە لە هەر هاوڵاتێکی شاری کەرکووکە بوو پێویستە ڕاستەوە خۆ سەردانی نەخۆشخانەکان بکەن ئەمە لە ڕووی تەندروستیەوە سەبارەت بە پرسی کۆبوونی بنزینی سارە دیارە لەمڕۆوە لیژنەکان لە بەنزیخانەی دەی نیسان لە گەڕێکی سکان لە تەنیش نەخۆشخانەی ئازادیوار و شەرقیە سەلام باوە گورگر ئەمانە لیژنەکان لێرە دادەنشر ئەو هاوڵاتیانی کە کۆد بۆ کۆبوونی بنزینەکانیان یاخود ڕوونتر بڵێم دەفتەری بنزینەکانیان نەکراوە دەتوانن سەردانی لیژنەکان بکەن بۆی کۆدێکیان بۆ بکرێت دیارام کۆدە چۆن ئەم دەفتەری کە ئێستا یاخودەم کۆبوونانی کە ئێستای بۆ ماوەی 3 مانگە لە دوایەوەی کە دەکرێت بە ئەلکترۆنی ینی کە کۆبوونەکەشتەوە بۆ ڕاستەوخۆتەوە بۆ کۆدە بۆ با بڵێن بە جۆرێک لە جۆرەکە و هەوەیەکی لێ دێت دەتوانین سەردانی بنزیخانەکان بکەیت و بەشە بنزینی خۆتی پێوەەر بگریت هەر باست لە ماسەپلانی نوێ شار لەلایەن شارەوانیەوە وەکڕون و ئاشکرا دیارە ڕێژی سەوزایی لە کەرکووک زۆر کەمە ینی لە خوار سەدایەکەوەیە ئەمە یەک تا چەند شارەوانی گرنگی و بایەخ بە سەوزاییەدا لە ماسەرپلانی داهاتوو بۆ شار ئەمە یەک دوو هەندێک کۆڵان هەندێک گەڕک هەندێک خانوو هەن کە ڕەنگە ببنە ئاستەنگ لە هەمبەر دروستبوون یاخود دروستکردنی شەقامێکی نوێ ڕێکارەکانی شارەوانی لەبارەیەوە چیە بێ؟ شارەوانی کەرکووک ئامادەکاری کردووە و یەکێک لە ئامانجەکانی ماستەرپلانی کە ئێستا ڕاگەیەندراوە لایەنی شارەوانیەوە کە زیادکردنە ڕێژەی سەوزاییەکە وەکو هەمووانە زانین لە کەرکووک ژمارێکی زۆر کێڵگە و کۆمپانیا هەیە کێڵگەی نەوتی مەبەستم بەڵام بەداخۆ ڕێژەی سەوزایی وەکو پێویست وەکو خۆتت باس کرد زۆر کەمە هەرچەند دەبێت دەوروبەریە و کێڵگەنەوتیان ئەو کۆمپانیایانە ئەو شەریکاتانە پشتێنەی سەوزایی بێت بەڵام تاکو ئێستاکە نەکراوە لایەنی شارەوانی ئامادەی بۆمە کردووە یەکێک لە ئامانجەکانی ماستەرپلانەکەوەیە کە با بڵێن ڕێژەی سەوزایی زیاد کات ئەگەر هاوکارم داڕەوان لەگەڵما بێت ئەمەی کابەدی دەکرێت بلواری شەقامێکە کام کۆمەڵێک دارن یعنی وەکو ئەوەی کە من لە نزیکەوە دەیبینم بەدی دەکرێت تا ڕاتێک ژوێ خراوە یعنی پێویستی بە ئەوەیە ئاوی پێ بدرێت و خزمەت بکرێت بەڵام بەداخەوە وەکو پێویست نییە لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە لایەنی شارەوانی باسی دەکات هۆکاری ئەوە بۆ چی دەگەڕێتەوە بۆ دەگەڕێتەوە کە ینی کارمەندی پێویستیان نیە لەگەڵ ئەوەشدا شایستەدارایەکان وەکو پێویست نییە بۆ یەکێک لە بابەتەکانی ماستەرپلان لە ئامانجەکانی و ماستەرپلانی کە ڕاگەیەندراوە زیادکردنی ڕێژەی سەوزاییە و ئامادەکاری تەواویش کراوە لەسەر ئەم بابەتە و لە ئێستاشەوە سەرنج و تێبینیەکان وەردەگرتنەوەکو باسم کرد و لە ماوەی 15 ساڵدا ماستەرپلانەکە جێبەجێ دەکرێت. زۆر باشە دەستخۆش سپاس هەڵبەتە و شەقامی کە یوسفی لێ بوو سارا شەقامێکی گشتیە شەقامی لای ئۆرزی قوتابخانەی قازی محەممەدی پێوەترێ من تێبینی حاڵەتێکم کردە ئێستا لە پشتی یوسف لە باگراوەندی یوسف لە دەستپێکی قسەکانی ئەماتۆرسکیلێکم بینی کە دیار بوویدی باوکە برایە نازانم بەڵام منداڵێکی خوێنکای لەسەر بوو بە
پێچەوانی ئاراستی شەقامەکە ڕوواتە کەرکووتنی بە شێوازێکی مخالفە ڕووی ئەین لە شەقامێکی گشتیە ماتۆڕسکی لە پێ و منداڵێک لەسەر ماتۆڕەکەیە و جا ئەو یوتێرنە ئەو شوێنێکەوە ئەوێ لێ پێچ بکاتەوە یاخۆت بسوڕێتەوە دوورە لە مەوداک لە نێوان قوتابخانەکەتەوەکو ئەگاتە لای ترافیک کە مەودایەکی دووری هەیە ئەو مەسافێ بە مخالفیە ڕوا دوجات خوانە خواستە ڕەنگە کارەساتی لێ بکەیت و ڕەنگە شۆفێرێک کە بە ئاراسی خۆیەوە بە شەقامی خۆیان بە اتجاهی خۆیان تێپەڕدە بە ڕەنگە تۆ نەبینی و خوانە خواستە لێتدا و کات هەر چۆنێک بێت بە حکمی کە ماتۆڕسکی هیچ ئامرازێکی سەلامەتی نییە هەر چۆنێک بە ڕەنگە تۆ زیانێکە پێ بگایە خۆ ڕەنگە قاچێکە دەستێکت خوانە خواستە شاوت و هەر بەشێک لە بەشەکانی جەستەت ئازار و زیانی پێگا بۆ هیوادارین کە بابەتی مخالفەکردن بەڕاستی کەمە بێتەوە بینی بەداخەوە ئێستا لە هەندێک لە شۆستە شەقامە تازەکانوانی کەوا دروست کراوە ڕۆژانە بە چاوی خۆمان تێبینیەکەین یوتێرنەکە یاخۆ دیسیدارەکە 100 مەتر مەسافەکەیەتی بەڵام شۆفێر هەندێکیان ئامادەنی کەوا لێ بسوڕێنەوە وەکو بە مخالفی یاخۆت پێچەوانی ئاراستەکەی خۆی ئیدی نازانم سروشتی ئێمە وایە حەزمان لە مخالفەیە یاخۆ دەمە ڕەنگە پەیوەندی بە بابەتی فکری و هاوکات باگراوندی سەقافی ئەو کەسەوە بێت بە دڵنیایەوە فارسەر چەندێن پۆلیسی هاتوچۆی شاری کەرکووک چاودێری ئەو حاڵەتانەکە بەڵام لەگەڵ شامێنێتەوە سەر خێزانەکان و دایک و باوکیش بێگومان کە تاکو چەند چاودێری منداڵەکانیانەکەن کە چۆمڵی ئۆتۆمبیل یاخود مۆتۆرسکیل لەدەن بەدەستیانەوە لەو تەمەنەیە کە بەرپرسیاتی خۆیان هەڵناگرن چۆن بەرپرسیارەتی ئەو دەوروبەرەکەشان هەڵەگرن هەر ڕووداوێکی هاتوچۆش ڕوودا تەنها زیان بەخۆی ناگەێنێت زیان بە دەوروبەرەکەشی ئەگەێنێت بۆیە نەک تەنها لەسەر پۆلیسی هاتوچۆی کەرکووک بەڵکو لەسەر ماڵەوەش و خێزان و دایک و باوکەکان نیشانەمێنێتەوە کەوا چاودێریان بکەن هەروەها هیچ نەبێ فێریان بکەن کەوا بە ڕۆنگساید نەڕۆن یاخۆت بە شێوازێکی تەندروست شێوازێکی ڕاست چۆمڵە شۆفێری بکەن بۆی زیان بە دەوروبەرەکان نەگەێنن لەگەڵ ئەوەشا باسی خاڵێکی گرنگی کرد هاوکارمان ئەویش ڕێژەی سەوزاییە لە شاری کەرکووک کەرۆک و پێشتریش ئێمە باسمان کردووە و لەگەڵ میوانەکانی ژاماژەمان بۆ کردووە کە ڕێژەی سەوزایی لە خوار و سەدایە کە پێم وابێت کە ئەمەش ڕێژەیەکی زۆر کەمە کە ئەمەشە بێتە هۆی کۆمەڵێک یاخود نەخۆشیەکان بڵاو ئەبێتەوە یاخود نەخۆشی وەکو شێرپەنجە نەخۆشی هەناسە و هەموو ئەمانە یاخود تەنگە نەفەسی و ڕەبوو نەخۆشیەکانی سیەکان هەموو ئەمانە مەترسی ئەو نەخۆشیانە زیادەکە یاخود تووشی ئەبین لەگەڵ ئەوەشا چۆن بڵێن ماوەی ڕابردووک ئەو خۆڵبارینێکەوە ڕوویدا گەڕایەوە بۆ کەمی ڕێژەی سەوزایی لە شارەکە و دەوروبەری شارەکە و نەک تەنها لە شاری کەرکووک هەموو عێراقی گرتەوە و تەنانەت هەرێمی کوردستانیشی گرتەوە و مەترسی بە ڕوودانی بیابان لە عێراق زیاد بووە و پێم وابێت چەند وڵاتێکە کەوا مەترسیەکەی زۆرترێکە لە سەرێکێک لەوانە عێراقا بەهۆی ئەوەی کە ڕێژەی سەوزایی زۆر کەم بووە هەروەها زۆرێک لە ئەو شوێنانی کە ئاوی لێ بۆ ئاوەکان کەم بۆتەوە تەنانەت وشک بۆ ئەمەشە گەڕێتەوە بۆ کەمی ڕێژەی سەوزایی و هەروەها چاودێری نەکردنی لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە وڵی وادارن جا خۆ کێشەکە سەوزایی هاتوچە بێت دوێنێکێک لەو کەسانی کەوا لە سوپای عێراقا بۆ کاتی خۆکەیتر دەکراوە خود وازێناوە چۆن مافەقی کازمی شێناوە بینیمان کەوا لە نێو جەرگەی بەغدا هەم بڕیار و فەرمانەکەی کازمی هەم وێنەیەکی کازمی داناوە لیوای حەفدا پارسەکە پرسیارێکتان هەبێت باشە دڵنیە ئەم کێوماڵەتا و کێ بەردەوام دەبێ و بێگومان یانێکو زۆر جا باس لەوە دەکرێت داعش لە ڕووی سەربازیەوە ڕەنگە سست بێ لاوازێ بەڵام لە ڕووی فکریە و هەرەمێنێتوە بێگومان شەڕی پارتیزانی خۆشی دەکات لە ناوچە هەستیارەکان ئەو ناوچانێکەوە ینی سوپای یاخۆ پێشنەوەیەکەم پێی دەگات و ئەستەمە گەیشتن پێی بۆیە ئەم ئۆپراسیۆنە یاخۆت ئۆپراسیۆن هێزەکانی پێشمەرگە بە بەردەوامی هەیە یاخۆ تەنها ناوچێکی دیاریکراوە و لە سنووری خۆیانە فارس وەک لە ماوەی ڕابردوودا ئێرە و سنوورەیەکە لەژێر دەسەڵاتی سوپای عێراقدا بوو چەندین جار پێشمەرگە لە ماوەی ساڵانی ڕابردووە داوایە کرد کە هێزێکی هاوبەش پێک بێنن بە مشترکی بە هاوبەشی ناوچەکان بۆشایی نێوانیان پڕکەنەوە بەڵام سوپای عێراق کەم تەرخەمی ئەنوان بەڵام لە ئێستادا بەوەی کە تیرسانی داعش لە ماوەی ڕابردوودا چەند هاوڵاتیان ڕقاند و گوڵنشینانیان بێزار کردووە سەرۆت و سامانی گوڵنشینان دەبان دواتر خەڵکەکانە بن بە پارە ئازادیانەکەن ئێستا سوپای عێراق خۆی دەست پێشخەری کردووە بۆی کە هێزەکانی پێشمەرگە لەگەڵ سوپادا ڕێک بکەون و هەماهەنگی زیاتریان نەبێت دیارە ئۆپەراسیۆنەکە هەر بەردەوامیە بێ پێشمەرگە چگە لەوەی کەناڵەکانی ڕاگەاندن پارەی یعنی فڵای بکاتەوە ڕای بکەێنێ لە ماوەی ڕابردوودا چەندین ئۆپەراسیۆنان بووە هەفتانە ڕۆژانە ئۆپەراسیۆن و کێماڵی بەردەوامیانەیە بەڵام ئەمڕۆ بە شێوازێکی زۆر چڕ و بەرپراوان لە چەندین خۆڵەوە توانیوانە سەرکەوتوانە تاوەکو ئێستا وەکوتم لە بەرەبەیانی زۆر ئێستاش ئۆپەراسیۆنەکە بەردەوامە تا درنگانێک بەردەوامە بێت
و ئەوەی گرنگە بۆ پێشمەرگە کە توانێت ئەم جێگەیە کە جێگەیەکی محەڕەمەیە پێشمەرگە توانێت بێتە ئەم سنوورانە لە دوای 16 ئۆکتۆبەر و یەکەم جارە و دڵنیایە دەنا خەڵکی ناوچەکانی داودە گوندەکانی تری داودە کە سەرماڵی هەموو لایەکیان بپارێتن لە کێماڵ بەردەوام بەڵێ. باش ئەلبەت دروستەوەی کە لە دوای لێکەوتەکانی ڕفراندۆمەوە دڵنیا لێرەدا پرسم ینی تۆ خۆت لەگەڵ هێزەکانی پێشمەرگە دایت ئەو ناوچەیەکی قەدەغکراوە محەڕەمەیە تا چەند هێزەکانی پێشمەرگە بە شێوازێکی زانستی کاتێکە ڕۆکەم ناوچانە بۆی کە خوا نەخواستە پاشماوەی بۆمبێک یاخود بۆمبێکی چندراو لەسەر ڕێگەکە یاخود لەو ئەشکەوتانەبوونی هەبێت و خوا نەخواستە بووی کە خۆت پەنجەی پێشمەرگەیەک لە خوێنێ و زیانیان پێنەگا تا چەند بە شێوازێکی زانستی و زانستی سەربازی ڕەچاو دەکەن لەو کێماڵ یاخود لەو گەڕان و پشکنینە. فارس دیارە هێزەکانی پێشمەرگە چەند ڕۆژێکە ئامادەباشی بۆ ئەم ئۆپەراسیۆنە کردووە و بە شێوازێکی زانستی و سەربازیانە و ئەکادمیانە توانیوانە هەنگاو بە هەنگاوی کێوماڵ و ئۆپەراسیۆنەکە بەردەوامی پێ بدەن. دیارە ئەو ڕێنمانی کە لایەن فەرماندەکانیانەوە شۆڕ دەکرێتەوە بۆ پێشمەرگە لەو قۆڵانی کە بەشدارن لە ئۆپەراسیۆنەکەدا تاوەکو ئێستا سەرکەوتوو بووە وەک ئاماژەت بۆ کە دیارە پێشمەرگە چەندین تیمی جیاوازی لەگەڵاوە ئەو ئەشکەوت و دۆ و مۆڵگانیش کە دەدەستێنەوە سەرەتا لایەن فەرماندەکانەوە فەرمانیان پێکرێ بۆی کە بتوانن بە شێوەیەکی زانستیانە بۆی هیچ کەسێک سەرەر و زیانمەند نەبێ تووشی هیچ ڕووداوێک نەبن لەو ئەشکەوتانە پێشمەرگە خۆی بە شێوازێکی زانستیانە ئەوانە پشتیوە دواتر ئەو کەرەستە و کەلوپەلانی کە لەو شوێنانەدان دەسووتیان پێ و شوێنەکەش خاپور دەکرێت بۆی جارێکی کوردستان نەتوانن بێنەوە ئەم شوێنانە. زۆر باشە دڵنیا دەست خۆش زۆر سپاس. زۆر باشە چینە لای فیچەیەک هاوکارمان کاروان نازم بۆی ئامادە کردوین ئەمەش ناوچەیەکی سەر بە قەزاکەیە لەوێدا زەیتون لێکەنەوە هەروەها باسی کاری هەرەوەزی وەرەوەها چۆن پێکەوە کارەکان چۆن پێکەوە زەیتونانە لێکەنەوە ئەم فیچەری بۆ ئامادە کردوین ئەمە لە کفرێ پێم وابێت لە کۆیە فەرمون بینێر بن. روشي أنا زوج فرد بينا أو غني بينا ثم أنا قريب بينا دوصد برم زيتون هي كافردون زات الله 1000 برشي هي زارو السر ورجع يجبو أو دكين بحر وزي إن شاء الله بشتوان بخوا لاني باني وي أو تاوبي أجر أو تاوبو أو زا دەست بەی من دەکەین وەڵا دەبێت ڕۆژەکە خۆش بێ باران بێ قەلب تەر دەکا زەیتون لێکردنەوەش کاتی خۆی لە 15 11 دەست پێ بەرنینی دەکەین ئەوە بۆ ڕۆ نەچووکە ئەوە ئاڵ و بۆر و مەیلە و ڕەش و کەسک بێ دەست بەرنین و لێکردنەوەی دەکەین هەتان نێزیک 25 12 دەیکەینە بار و ئەزایان دەیبێنە مەعمەلی ڕانیە ئەو مەعمە ڕوونەشی لێیە یان دەیبێنە هەولێر وڵاوریان دەزانێت چێتایاری کۆڵمان دەکێشا درونیان دەکرد زەلام ئێمەش کۆڵمان دەکێشا لە دوا زەلامەکان ئەمە لە دوا 6 سەپانان تێلەگەم دەکرد دەرەقەتم نەدەهات ئێستا چەنگە زەیتونەکەم پێ ناڕندری باوکم دەچۆ شار شتی لێنە بە ڕەحمەت بێ سیارەش نەبوو بە کەروبار
ئەرێ وڵا کاکە هەتا ئێوارێک درنیان دەکرد ماستا بوو دۆ بوو هەموو شتێک بوو ناوە نەماوە برا کوا ماوە باوکم هەرەوەزی بۆ دەها لە تیمارۆکەوە هەژنۆ دە سەپان و تێ لە چێشە تا ئێوارە درنیان دەکرد و یارە دەڕۆیشتنەوە قەلبیان ساغ بێ خوایە چۆن چۆنی پێم خۆشار وەک جاران خەڵک یارمەتی خەڵک بداوە عیش بکاو کار بکاو بەس عالەمی ئێستا هەمووی قەلبی گران بۆ یەک بز ناتوانێ بڕوا بە سیارە نەبی دەڵێ خەیاری دەڵێ قونجی بەهاری ناسشی دەڵێ خەیاری توتنی نەسی خاری لە بازاری لە شاری بۆ دەوای دەردم بیماری ناسشی دەڵێ خەیاری دەڵێ دوو بە هەزاری خۆشەوەی وەی بێنی کەی وەکو باشنی باریە هاتم لە لایەوە لایەوە چۆنی بڵم هەروایە هاتم لە لایەوە لایە هەر چۆنی بۆ بڵێم وایە بەو مندیلی مەلایە بەو تەشەی خانەقایە بەو غەسەی لە بەغدایە هاتم لە لایە ولایە کاروانجان دەدوێنێم بۆ تۆی دڵێم مەخدایە پایە دەربێنە ناڵێ هەتا هەتا هەتایە دەلێدایە گەرڤایە دەگلە لەنزەی لەیلایە ماشەڵای لێ بەجوانە هەدەڵێ بەسنو دەلایە پایە دەربێ کاکفەردم پایە دەربێ لەولایە دەیژێنمە دەژێنە یا ملانچی بۆ ڕادەژێنم دەیژێنم دەیژێنە یا ملانچی بۆ ڕادەژێنم کورپاگە لە جوانە لە خەوەڕای نەپەڕێنم کورپاگە لە جوانە ئەو زەیتونەش دەبێت دەستت هەبێ ڕنەکەی ناخۆشە بە حەقەت ئێستا لە بازار ئەو ڕوونە چەند ساڵە چلۆی 20,000 دەکرد ئێستا 15 و 14 ئەوانە دەکات ئەو ڕوونەدا بۆ زۆر نەخۆشیش خەڵک چەند تەلەفۆنم بۆ دێ خەڵک بۆ ئەو ڕوونە بۆم دەکات بۆ چەند نەخۆشی خاستن بۆ کۆڵۆن و بۆ مەعیدە و بۆ پرۆستال و بۆ ئەو شتانە بۆ چەورکردن و ئەوانە بۆ خواردن ئەگەر بۆشی و شتیوا دەبێ هێلکە و ڕوونی پێ دەکرێ برنجی پێ لێدەن لەگە زەڵاتە تێکەڵ دەکرێ یانە ڕوونەکە زۆر زۆر باشە ینی چەورەکەی خراپ نییە چەندی بیخۆی وەک ڕوونیکە نییە مامۆستا لە 20 مانجی 11ەوە دەست بە ڕنین زەیتونەکە دەکەین ئێستاوە کاتێک زۆر باشە بۆ لێکردنەوەی زەیتونەکە ئەوە زەیتونە زەیتونی بۆ زەید بەکاردێ برێن ئێستا و مانجی 11ەیە ئێمە هەر بەهرەوە زەید دەکەینەوە خەڵکێک زۆر لەخوا بزیاد بە خەزم دۆست و برادەر هاتن تیاریم بۆ لێکردنەوەکەی لەوانێ مانگونی وەک پێوە بین هەتا هەمووی لێ دەکەینەوە ئێمە 2 ڕۆژ زەیتونەکە لێ دەکەینەوە سەری سێ دەبینە مەحمەد دەکەینە زەید نالێ زەیتونەکە زۆر بینێتەوە باڵە وەڵی ئەمە زەیتونەکە زۆر ئەرچی گرانە لێکردنەوەی بەدەست ئامێرەکە هەیە لە زراعی کۆیە برێن ئامێرەکە هاتووە بەو شێوێنی ئامێرەکە شتێکی سەرەتاییە هۆی لە داست باشترە لە داست دەنا ئامێرەکە پێشکەوتونیە بەدەستەکە زۆر ناخۆشە ئامێرەکە دەبێت لایلۆن و ئەو شتەی بۆ ڕاقی ئەوجا بەر بە شەحنی پاتری ئیش دەکە بە شەحنە لێ دەدەی وەرێنێتە سەر لایلۆنەکە بەخوا ئامێرەکە باشترە بەس ئەگە حکوومەت بێت و هاوکاری بکە ئامێری پێشکەوت و دەبێنێ ئەرچی زەیتونەکە یعنی ئەوەندە دەست ناگرێ بۆ لێکردنەوەکەی هەرە هەیاران یاران یاران دوورم لە یاران هەیاران یاران یاران دوورم لە یاران دوورم لە خون چاودەی دەیای گۆڵی بەهاران دوورم لە خون چاودەی دەیای گۆڵی بەهاران هەیداد هەی بێهداد عەزیزێ ئەم خوا من نەماوم هەیداد هەی بێهداد عەزیزێ ئەم خوا من نەماوم وەک جۆگەلەی ئایە ئەو خوێندە لە چاوێم وەک جۆگەلەی ئایە ئەو خوێندە لە چاوێم زۆر باشە خۆشەویستان لە بڕگەی بابەتی ڕۆژ ئەمڕۆ لەگەڵتان بەردەوام دەبین
هەڵبەت لەم بەڵگەیە میوانداری شاعرێک دەکەین و باس لە ئەزمون و هاوکات ژیان و ئەزمموی نووسینی لە بواری شار دەکەین. ئەویش زۆر بەڕێز محەممەد نەسرەدین گوڵمکەوەیە کە زانین چۆن باس لە ئەزمموی خۆی دەکاوە هاوکات ساڵی چەندەسی داوەتە نووسین و هەروە ئەو شاعرانی کە ئەو نووسیوەتی کاریگەری کام شاعری لەسەر هەبووە وەروە بۆ نمونە هەنە کەسێ لە شعری حوڕا هەنە کەسێ شعری کلاسیکە هەنە کەسێ لە شعری نوێگەری کوردیە خۆی دۆزیوەتە یاخۆت کاریگەری شاعرانی نوێگەری نوێخوازی کورد لەسەری هەبوونە بابزانین ئەو لە کام ڕێژکە خۆی ئەبینێتەوە. کاک محەممەد زۆر بەخێراتی بیانی باش ژیانە باش خۆشحاڵشی خۆم بە خۆشحاڵە زانم نە خزمەتیەوەیان زۆر بەخێر بێت یاخوا سلامت. کاک محەممەد بەگشتی ساڵی چەند دەستدایە نووسین و بۆچی شعرت هەڵبژارد و هۆکارەکانی چی بوون؟ بەڵێ وەڵام من هەر سەرەتا کە چاوم هەڵێناوە لە ماڵی خۆمانە دیوان هەبووە وەگە گێڕنەوە باوکم دۆستی ئەدەب و شعر بووە دیوانی خانە و پەندەکانی پیرەمێرد و ئەمانە لە ماڵمانە هەبووە تر خۆشەویستیەک لام هەبووە وەکو دەستپێکردنم لە 2015 تقریبا نووسینەکانم بەڵاو کردەوە لە پیشەکەت بەدەل لە شعر چیە؟ نێبینم لە پاڵ پێشمەرگایەتیدا شعر بۆ ئەوین و باڵای نیشتیمان دەنووسێت بەدەل لە نووسین تۆ چی پیشەیەکی دیکەتەیە کاک محەممەد؟ وەکو پیشەی ڕۆژانە بڵێ بڵێ نانەوام من لە نەوتوگازم بڵێ لە سلکی نەوتوگازم بەڵام وەکو لە ماڵەوەم ئیشی نانەوایەکەم. زۆر باشە. کاک محەممەد خاوەنی چەند کتێب و ناملکەی شعرێت؟ وەڵایی بەداخەوە تایسە هیچ شینێکم چاپ نەکردووە بوارم بۆ نەگونجاوە. بەڵام چەند بەرهەمتێ چەند شعرت هەیە؟ تقریبا ئەچێتە 200 شعرێ. زۆر باشە. پێمان خۆشە بەرهەمێکمان پێشکەشکەی شعرێکمان پێشکەشکەی فێر بەڵام بەگە هاوێن هاوکارمان با دەنگی میوزیک بێت بۆی کە لەگەڵ میوزیکە فەرموو. ئازیزەکەم بگەڕێوە با چۆڵی ماڵم ئاوا بێ دەردی بێتۆیی کوشتمی هەتاکەی حاڵم ئاوا بێ زۆر ئەترسم نەتبینمەوە خۆری تەمەنم ئاوا بێ بڕوا بکە لە دووری تۆ لە گیانی خۆشم بێزارم دیدە پڕتەم بێدەنگەدەم وەکو لاڵێکی بێزارم بڕوا بکە بیرت ئەەکەم دڵنیام تۆش بیرم ئەەکەی لە دووریت ئۆقرە ناگرم بەم دووریەت پیرم ئەەکەی ئەگەر ڕۆژێ تۆ بینیمت 100 ساڵم و تەواو پیرم بۆیە هەرگیز بڕوامەکە ناوی تۆ دەرچێ لە بیرم. پێم خۆشە باستی ئەو شعرەمان بۆ بکەی کەی نووسیوتە و چی بوو؟ ئەو شعرە وەڵا کۆمەڵەشت لە پشتێوەیە دیارە زۆر نییە تەمەنی تقریبا هەر ساڵێکە بێ ئیتر شعرەکەم خۆشەویستی ئەوین تا چەند کارگەریە بۆ لەسەرت نهر ڕەنگە بۆ ماڵی خۆمان نووسی بێتم ڕەنگە دوورکەوتنەوە و دابڕانی هەبوو بێ ئەمانم نووسی بێ ئەم شعرەم نووسی بێ. زۆر باشە. تاکو چەند گرنگی بە ناونیشانی شعرەکانت ئەدەیت ئەو ناونیشانی کە بۆ شعرەکان هەڵێ بژێری و چۆن هەڵێ ئەبژێریت؟ بەڵێ ینی ناونیشان مەبەست هی شعرەکانت هی شعرەکان بڵێ خۆی من لە شعرە حەزم لە کەم و پوختە ینی حەزم لە درێژدا دڕیمیە بۆیە زۆر ئینەکانیشم بە چواری نەدەست پێەکە خۆی شعر هاواری وجدانە مەسەلە ناخەوە ئەو کەسە ئەوێ شتێک بگەیەنێ منیش حەزەکەم لە چوارینەیەکە یان لە شەشینەیەکە کۆمەڵێ وشەی کوردی جوانی تێکەم کە خوێنتەوە ئیتر گەورە و بچووکە هەموو ئاستەکان لی تێبگەن. زۆر باشە. باسیوت کردکەوە پێت خۆشە کۆمەڵی وشەی کوردی جوانی تێبکەی پێم خۆشە بزانم هیچ وشەیەکی عەرەبی یاخود زمانەکانی ترت بەکارهێناوە؟ بەکارهێناوە بەڵێ چونکە من خوێندنەوەم کەمە هیچ دیوانێکش نییە لە ماڵمانای سەحارێن نم خوێندنەوەم کەمە لەبەر پیشەکەم بەڵێ وشەم هەیە وشەی عەرەبیم هەیە بە ناچاری هێناومە. ڕاستەکەی شاعیرە کلاسیکەکان زۆر جاوشەی بیانیان لە شارەکانیانە بەکارهێناوە پێم خۆشە بزانم شاعیرێکی کلاسیک یاخود هی ئەم سەردەمەش بێت کاریگەری لە تۆ کردو یاخود شارەکانیت پێ خۆش؟ وەڵای ئەم سەردەمە زۆر سەرسامی مامۆستا عەبدوڵڵا پەشێو بوو ماوەیەک شتەکانی زۆر جوان بوو بەلامەوە وەکو قەدیمەکانیش تەئسیری پیرەمێردم زۆر لەسەرە
کاک محەممەد بۆ نمونە ئەڵێ سە ناخوێنمەوە بەڵام زۆر جار ینی بەشێک لەو شاعرانێکەوە ئەزمونێکی درودێشتانەیە دەڵێن کە شعر ینی خۆپڕکردنە ئیلهامی ینی ڕەنگە لە حاڵەتێک بۆ من تو ئەم پارداغەکە شکا داد بەعرداشکا ینی لەم تراژیدەیە لەم کارەساتە شتێکت لا خوقێ شارێکی بەسەر نووسی بەڵام مەرزنی هەموو کاتێک ئیلهام بێتە هاوکو دڵی ئیلهام بێت و سروش بێتە خوارە بۆ تو بینوسی و خوێندنەوە ضرورە بۆ شاعر ینی بە قوتابخانە شعرەکان من نەمود ناخوێنمەوە وتم کەم ئەخوێنمەوە ینی هۆکارەکانی چی ینی وەڵای هۆکارەکانی هەر سەرقاڵی خۆم و ڕەنگە تۆزێ تەمەڵیشی تیاابێ تەمەڵی کێشەیە زۆر باشە پێمان خۆشە شارێکی تریشمان پێشکەشکی فێب ئازیز ئەستێرەی ئاسمانی بەرزم بەرسیلەی سەوزی ژێرگڵاو تەرزم ڕووناکی خۆری تاریکی ژینم سەرچاوە و چاوگەی عشق و ئەوینم هیوا و ئومێدی مان و ژیانم دەوا و دەرمانی دڵی پڕژانم بەیداخی دەستی ڕۆژانی سەختم ژیلەمە و شەمچەی ژوانی بەختم ئارامی دڵ و گەرمی هەناسم بوویتە ناسنا و ناو و پێناسم چارەی برینی بە ئازار و سۆم خەڵاتە بۆ من کە خەڵاتی تۆم پێمان خۆشە باسێکی و شاعرەشمان بۆ بکەی وەڵا شعری زۆرم لەو هینایە ئەم شعرەیش تقریبا هەر لەو بابەی هینا هەروە ڕۆژێ دوانیان بینە بەڵێ هەر تقریبا بۆ دووریە بیرکردنە باشە نیشتیمان ڕگەزی بەرامبەر لە شعرەکانی تۆی ڕەنگی داوەتەوە یاخودنا بەڵێ تەبان ڕەنگی داوەتەوە شعری نیشتیمانیشم هەیە نیشتیمان پێش هەموو شتێکە لای من ڕستان پێشمەرگەنەوە هۆکار بووە وەڵاهی شەرت نییە هەیە پێشمەرگەش نییە و چەکداریش نییە نیشتیمانەکەی خۆشەویستە بەڵ بەڵام بۆ نمونە زۆر جاوتر سارە لە نیشتیمانێک جاری وا هەیە قەدری نووسەر قەدری شاعر قەدری خەڵکی داهێنەر قەدری خەڵکی قەڵام بەدەست ناگیرێ بۆ نمونەکو شاعر دەڵێ بەڵێ دیارە لە ناو قەومی بەسیتە قەدری سەنعەتکار وەک عەکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لێخندا شێک لە شعرانی یاخود هەیە من دەڵێ منیش بڕێک چونکە خاوەن هونەر بووم هەمیشە ڕەنجەڕۆ بووم دەربەدەر بووم ینی لە وڵاتی خۆی لە شاری خۆیە بۆیە نیشتیمانی تا چەند گرنگە باوەش بە خەڵکی داهێنەر و خەڵکی قەڵەم بەدەست بکات بەڵێ زۆر گرنگە لەبەرەوەی نیشتیمان ئیتر خی گەورە وای خڵخاندەوە خۆشەویستی لە ناو خوێن و دەمار و دڵایە کە ئەوەی کار بەدەستی نیشتیمانە ینی نیشتیمان ئەبا بەڕێوە ئەکەوێتە سەر ئەوە بەڵام ئێمەی کورد من لە خۆمەوە سیرەکەم گوێم نەداوەتەوە نیشتیمان هەر خۆشەویستتر بۆ لام هەرچەندە بینیومە بە زەلیلی و بە ژێردەسەی ئەو نەیتر خۆشەویستتر بۆ لام چونکە ئێمەی کورد هەر لە ژێردەسەیا بووینە بۆیە زەحمەتە بۆ چرکە ساتێکیش خۆشەویستی نیشتیمان لە دڵما دەرچی بەڕێستان لە چۆرە کۆمەڵایەتیەکان شعرەکانتان بڵاوەکەنە پێم خۆشە بزانم خەڵکی پێی چۆنە لە کۆمنتەکان چیت بۆ نووسرێت داوای چ جۆرە شعرێکت لێکرێت بەڵێ وەڵای من هەر لە بڕی ئەو فەیسبووکەی خۆم بەڵاوەکەمەوە بەڵێ تر هاوڕێیە زۆرم هەیە زۆر دەستخۆشیم لێەکەن هەنێ لە هاوڕێیانیش يعني زۆر حەزیان بە شعری وەزن و قافی نییە حەزیان لە شعری حڕە بەڵێ ئیتر زۆر جار داوایەوە سەردەمەکە گۆڕاوە ینی بۆ نەجاران کە باس لە وەزن و قافیەکرا خەڵک بە چێژەوە جوو لێگرت ڕاست بۆ منەک ینی کە کاتێکە ناری دەڵێ بەدەمەوجی خوێنی ئەشکەوەم بڕوانە چۆنم بۆت دەروونم کەیری زوخی دەردووخەم بڕوانە چۆنم بۆت ڕەفیقی سەگ حەزی بکوشتمە سیر کە چۆنی بۆم دوعا بۆ دەست و تیغت من دەکەم بڕوانە چۆنم ینی جاران بۆن مەسرێکی خەڵک باش بە وەزن و قافیە ئێستا پێت وایە سەردەم گۆڕاوە لەگەڵ شاری حڕا خەڵک ئاوێتە بووە وەڵای ئەبێ سەردەم تەبان دەوری هەیە چونکە ئەوانەی کە داوای ئەوە لە منەکەن هەمویان لە خۆم زۆر مناڵترن تەمەنیان مناڵترە بەڵام ئەوەی کە لە تەمەنی خۆم و بەسەرەوایە زۆر بەلایەنەوە جوانە هەین زۆر دەستخۆشیم لێگەن هەم لە کۆمنتا و هەم کاتی ئەم بینن لە بازاڕە
بەڕاستی منی زۆرم پێخۆشە کاوان بەدڵیان زۆر باشە پێمان خۆشە بەرهەمێکی ترمان پێشکەشکی فێر هەر ئەوینداریە نیشتیمانی کەیفی خۆت چیت پێ باشە ئارەزوی خۆت من لە خەبات بەردەوامم من لە خەبات بەردەوامم تا ڕۆژی ئاخر نەفەس سربەخۆیی مافی خۆمە ڕۆژێ دێ ئەیهێنمە دەست با دەستی زاڵمی ڕۆژگار زنجیری تونکا لە دەستم ناتوانێ لە دڵ دەرکا ئامانج و هیوا و مەبەستم کێوەکو من لەم پێناوە بە ناحەق خوێنی ڕژاوە کێوەکو من بۆ نیشتیمان دەریایە خوێنی داوە کێوەکو من هەرچی گردەڵۆکی سەرسنوورە بە خوێنی مێرخاسانی خۆی ئاڵ و سوورە بۆیە پەیمانی ئێمە هەتا ئەو ڕۆژەی ئەمرین با بە گوڕگوڕ گەرمی ناخە و دوا سنوورمانە حەمرین سەرخۆش کاک محەممەد هەروکەوە زانینکەوە خوێندنەوە گرینگە بۆ شاعر لەگەڵەوە شاو ترێزکەوە پەیوەندی نێوان شاعیران و گفتوگۆکردن سەبارەت بە شعر و ئەو بابەتانە گرینگە بۆ شاعر تاکو چەند پەیوەندیت باشە لەگەڵ شاعیرانی تر و گفتوگۆکەن ڕەنگە ڕەخنەت لێ بگرن ڕای تۆ چییە پێم خۆشە باسیەوەمان بەڵێ بەڵێ من بە حکمیەوەی لە چەمچەماڵدا ئانیشم لە سنووری چەمچەماڵە شاعیری زۆر باشمانەیە بەڵێ ڕۆژانە یەکە بینین پەیوەندی بە یەکەواکەین دانیشین لەگەڵێکە من ڕەخنەم زۆر پێخۆشە سوودت وەرگرتووە لەو بەڵێ زۆرش زۆرش ینی سەیرەکەی شعرێ پۆستەکەم یەکسەر تەلەفۆنم بۆ کە ئەگەر شتێکیان بەدڵ نەبێت زۆر جا بە قسەیشیانم کردووە وشەم دەرهێنا و وشەم خستێتە شوێنەکەی هەروەها منیش تێبینیم هەبوو لەسەر شعرەکانیان بەڵێ پەیوەندیمان هەیە بەردەوام ئاگامان لە یەکتری هەیە چ شتێکی پیرەمێرد کاریگەری هەیە لەسەر ینی باس لۆکەوە پیرەمێرد لەسەرم کاریگەری هەبووە چوارینەکانی بۆ نمونە چوارینەکانی زۆر بەلامەوە خۆش بووە یعنی پەیامێکی هەڵگرتووە گەیاندوێتی مەخسمە بەستمەوە ینی بەس چوارینەکانی بۆ تەسیرێ بۆ لەسرم بۆ منە چۆن دەوترێت لە شەرع شەرم نییە بڕۆکە لە نووسین و ئەدەب شەرم نییە بۆ پیرەمێرد لە شوێنێکا دەڵێت کاتێ خۆشی کرد لە بەرناکەسێ پێ دەڵێ ئەها چۆن لێمەترسێ باشە لە هەندێک شوێن دەڵێ بۆ نمونە ئەمر بە معروف و نەهی لە منکەر هیچ سوودی نییە لەگەڵ قەومی پەرژین بێکە ئەمە نەناوە یا لە شوێنێترا ببووراڵێ بەماینی یانوت حیلە حیل چیتە وتی نابینن کلکم چەند قیتە یعنی ئەم شتانەی هەیە یان دەڵێ مەسەن نەسیحەت ناچێ بە مێشکی پەرژین بێکەردا شێ بزمار بچێ بە بەردا هەڵبەت بێگومان ئەم شاعیرەش ینی معاناتێکی هەبووە لەگەڵ کۆمەڵگا لەگەڵ دەوڵەت لەگەڵ واقعی ئەو سەردەمی خۆیان کاتێکا پیرەمێرد کاتێکە لە ئەستەمبول بووە ینی هاوشێوی حاجی قادری کۆیان کە گەڕانەوە کوردستان لەگە خۆیان نوێگەریان هێناوە ینی خزمەتی نووسین و قەڵەمیان کردو بۆیە من بەش بە حاڵی خۆم ڕەنگە پێچەوانی ڕاگەیان کارەکان یاخود میدیاکارەکان دیکە هەندێ بابەتی کلاسیک یاخود کۆن هەن پێیان عیبە یاخود نەنگی بە لە شاشە بڵێن بەڵکو من شانازی بۆ دەکەم کە گەلەکەم خاوەنی حاجی قادری کۆینێ کۆیە خاوەنی پیرەمێردە خاوەنی پەشێوە خاوەنی شێکۆ بێکەسە خاوەنی نالی مەحیوانەیە و هیچ کاتێک ینی خاوەنی ئەحمەدی خانی کاتێک کە مامۆزین دەنووسێ کە دەکرێت بە عەرەبی وەردەگەڕێ بۆ عەرەبی بەداخەوە بینی نووسەری عەرەب یاخود وەرجێری عەرەب پێشەکی مەموزین کە بە کوردی باس لە کوردستان نیشتیمان دەکە هەڵی دەگرێت بەداخەوە لە ئێستا نووسەرەکانی خۆمان نهێنە جواب لە هەمبەر ئەو کارەساتی کەوا ڕووەدا بۆ یعنی کوڕۆمکردنەوەیەک زۆر باشە بینە سەرەوەی کە ماڵەوە دەوروبەر خانەوادا بەگشتی ینی خانەوادی خۆت تا چەند پاڵپشت و هاندەرتن باشن ینی کە شتێکە نووسم دەستخۆشیم لێ یەکەن پێیان باشە بەڕاستی هاندانی ئەوانی زۆر گرنگە بۆ من کە کاتێ شتەکانم ئەبینن یا لە بازار لە شوێنێکە بە یەکەوەین کەسێکە بینم دەستخۆشیم لێەکە ئەوانیش پێیان خۆشە و وەهانم ئەدەن یان جاروایە ئەبینن کە خەریکی نووسینی شتێکم ئیتر چۆن بڵێ فراغێ بۆ شایەکم بۆ دروست دەکەن ئەوە ئەگەر داواکاریشیان هەبێت داوای ناکەن لەو کاتەیە چونکە ئەزانن من خەریکی شتێکم بەڵێ زۆر هانمەدەن لێرە سوپاسیانەکەم ئەگەر ئەوان نەبوو نایڕەنگە من نەمتوانایە ئەم شتانە بنووسم زۆر باشە بە جومان لا بەرهەمێکی سەر بێ فەرموو
کەرکووک برینی ساڕێژ نەکراوم سەر چاوە و چاوگەی فرمێسکی چاوم شادەماری دڵ ئاوی حەیاتم کزەی هەناسەی ساردی هەناوم خوێنی دەمارم شاری شارانم جێدەست و شوێنی باو باپیرانم خیانەت بۆتە کە لە بچەی دەستم گەرنا کوڕەکەی جاری جارانم. دەست خۆش بێت سەرە خوێنەوە. ئەگەر باستێکی و شعرەمان بۆ بکەیت. ئەمە لە سەرەتای شەڕی نەگریسی داعشا بوو. ئێمە کەوتینە قۆڵی دووزەوە. ئەیتر کە ئەو هینێش هات بەسەر کەرکووکە ئەلەو کاتەیان نووسیم. یعنی من خۆم لە قۆڵی دووزەوە بووم هاتین بەسەر کەرکووکە بەڕاستی بڕوا بکە لەگەڵ هاوڕێکامانە هەتامان ڕەنگ هەر گریا بێتی کە بینیمانە وەزع بەسەر کەرکووکە هات. یعنی کەرکووک پێشتر وتم نیشتیمان ئاوێتە بە لەگەڵ خوێن و دەمارەکانە بەداخەوانی بەهۆی سیاسەتی ناحەکیمانی بەڵێ بوونی هەندێک کەس بە عەڕابی سەر بەخۆی بەڵام بەداخۆ بینیمانکەوە ئەوە ڕوونێتەوە بابەتێکی دیکەیە. وەڵام پێم خۆشیان جوانترین شعر بخوێنیتەوە کاک محەممەد ئەگەر شارێکی دیکەت ئامادە بێت چکە کەمترین قسە و زۆرترین شعر ئینشاءڵڵا ئەمەش هەر بۆ کەرکووکە. ڕۆژێ دادێ شوێن پێی دوژمن لە کەرکووکم ئەسڕمەوە ئەوەی دەستی بۆ درێژکە دەست و پەنجەی ئەبڕمەوە بە شەو و ڕۆژ یادت ئەەکەم کەرکووک بە یادی تۆوە مەستم ئەمڕۆ بێ یاخود سبەی بە خوێنی خۆم ئەتکڕمەوە. سەرە خۆی کاک محەممەد گەر هاوکاری بکەیت هاوکاری تۆ بکەن بۆی کەوا نامیلکەیەک بە چاپگەێنی ئامادەیت شارەکانت ئامادە کردووە جیات کردوونەتەوانی کەوا وەڵاهی شارەکان تۆزێ فەربەڵاوە ینی نووسی و مەسەرەکەی لە دەفتەرە بچووکان نووسیمە دامناوە نەوەڵاوە کۆکردنەوە کۆم نەکردوێتەوە بەڵێ ئەگەر هاوکاری مەکەن بە خۆشحاڵی وارەوەڵا حەزەکەم. زۆر باشە ئەو شعرانی کە سەرەتای دەست پێکردنت بە نووسینەوەی شعر دەست پێ کردبوو ئەگەر هاتو ئێستا بیخوێنیتەوە هیچ گۆڕانکاریەکی تیاکە یاخۆت هەرۆکو خۆی ئەیان هێڵیتەوە؟ وەڵا جار وایە سێرەکەی لە نیوە بڕگەیەکە بەڵێ وشەیەکت بەدڵ نیە لایەدەی وشەیەکی تری کوردی ئەخیتە شوێنەکەی من هیچ پێم هین نییە بەس وشەکە مادام وشەیە کوردی لادا کوردیەکە خستە شوێنەکەی قەینە بەس وشەی عەرەبی یان وشەیەکی بیانی نەخیتە شوێنەکەی چونکە من زۆر ڕقم لە وشەی بیانیە وشەی قورس و گران کە هەنێک کەس لێ تێ ناگا حەزم لەو نووسینانە نییە. ڕنگدانەوەی بینێتەوەی تا چەند گرنگە لە شاعر هەبێت بوونی زۆر گرنگە زۆر گرنگە بیری نەتەوایەتی بە تایبەتی بۆ ئێمە کورد زۆر گرنگە. زۆر باشە کاک محەممەد دەبینی کەەوە گەنجانی ئێستا زۆر دوورن لە ئەدەب و شعری کوردی یاخود شعر ئەوەندە ناخێننەوە هۆکارێکی بۆ چیە گەڕێتەوە؟ وەڵای من هۆکارەکەی هەم بۆ خەمساردی شاعیرانە گەڕێنمەوە و هەم بۆ لایەنی پەیوەندیدار وەکو وەزارەتی ڕۆشنبیری کەویش پەیوەندە بە حکوومەتەوە باس هەرچێکەکەی هەرڕاتەوە بۆ لە تەکەم تەرخەمی ئەوانی شتیایە گرنگی نادەن بڕوا من یعنی شاعیری وا ئەناسم شتی زۆر جوانی هەیە بەڵام لە ماڵەوە دایناوە تۆز گرتوێتی ینی قابلی ئەوەیە ئاور لە شاعیران بدرێتەوە. قەت بۆ لە کاتی نانەوایی تا خەریکی نان پێوەدانبی شوێنە کاتوێ بەیاتە؟ وەڵا زۆر جارا هاتووە ینی شتم بۆ هاتۆ لەو کاتەیە ئەگەر شتێک بکەوێتەوە بیرم لەو کاتانەیە شتم بۆ هاتووە لە کاتی ئیشە. بەڵێ بەڵێ ئەمەم لە کاتی ئیشانووسی. باشە با میوزیک بڕوا کە کامەران لەسەرەوە هاوکارمان بە حەزەکەی دووسێ شار بێکەوە ئەگە ئاسایەکە بێکەوە ینی بیبونجێنی و ها بیرکەنی بێکەوە. بەڵێ ئەگەر بە ڕۆژ برسی و بێ ئاو و نان بم بە شەویش تەنیا و بێبەرگ و بان بم بەڵەن بێ بۆ کەس سرم نەکەم شۆڕ هەتا ئەو کاتەی ئەم خەنە نێو گۆڕ
دەستت نەگرتم لە شەوی ترسا گوێت لێ نەگرتم لە ڕۆژی پرسا ئیتر بۆ منت ئەکەی بە سەرما بەرگی منەتت ئەکەی بە بەرما زۆر بێ منەتم لە تۆ و لە گشت کەس من منەتباری خوای گەورەم و بەس گەر نانیش منەتکە بڵێ من نانم لە برسا بمرم ناهێڵم کەوێ لە دانم ئەمە تقریبا وەک نەسیحەت وایە مانەی پێ لە بەڕێی خۆت زیاد ڕامەکێشە چوون زیادە ڕەوی ئەبێتە کێشە تەنانەت کاتێ کەوتیتە گوفتار چی لە دڵتایە مەیخەرە سەرزار بۆیە پێت ئەڵێم هێندە زۆر مەڵێ نەوەک بێ ئاگا بشکێنی دڵێ ئەمەیش کە یەکەم مناڵمان بوو دایکم زۆر ئەیوت جەرگ زاڵمە منیش گاڵتەم پێ هات بەڵام کە مناڵی خۆم بینی زانیم کە وایە بۆیە ئەم چوارینەیە نووسی بیرم دێ دایکم ئەیوت کوڕەکەم جەرگ زاڵمە شیرینتر لە خوشک و برا لە هەرچی مام و خاڵمە منیش ئەموت ناوانیە ئەویش تەنها مرۆڤێکە کەچی ئێستاکە ئەم بینن منیش هەر هەمان حاڵم سپاس بە ئامادەبوونت لە کۆتاییە ئەدواوتێ بەڕێزت چێ فەرموو زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی نازانم چۆن وەسفی بکەم هەر زۆر خۆشحاڵ بووم کاتمێ ئێرە ئێوەی بەڕێزم بینی یاخوابی ئەوی بن بەڕاستی زۆرم پێ خۆش بانی هەر لە ماڵ بەڕێکەوتم لە ئێوارە چاوەڕێم بوو کە خۆش هەمیشە لە بەختەوەریابیت خۆت و ماڵ سەلامەت یاخەبەت شتێکم نووسی بوو ئەگەر مەجال هەیە ئێمە کۆتایی پێرین بەشارێکی تۆ کۆتایی بەرنامەکەی باشە دەست تۆش خۆش بێ دەستی هاوڕێیان خۆش بێ لای منەوە ماڵ ئەوە و هەموو لایەکتان لە شادیا بن خواتان نەگە فەرموو کاک محەممەد با میوزیک بڕۆ و کۆتایشم بۆ یادی هاوسەرگیری بڵێ نووسیوە دەیشتاک بێت تەمەندرێت بەختەوەرم بێکەوە ئینشاءالله چواردە ساڵە ترپەی دڵ و هەناسەمی چواردە ساڵە فەریکە قەزوانی نێو کاسەمی چواردە ساڵە ئارامی ڕوح و گیانمی چواردە ساڵە مایەی خۆشبەختی ژیانمی چواردە ساڵە بەرسیلەی ژێرگەڵا و تەرزی چواردە ساڵە ئەستێرەی ئاسمانی بەرزی کە تۆم ناسی چوویتە نێو خوێن و ناخم کە تۆم ناسی بوویتە جێ و شوێن و باخم کە تۆ هاتی بووی بە هاوخەمی ڕۆژانی سەختم کە تۆ هاتی بە کۆتا هات ژانی بەختم لێت پیرۆز بێ ساڵ ڕۆژی هاوسەرگیری خۆشم ئەوەی ئێستا و دواتر کاتی پیری چواردە ساڵە ئەم بەروارە تێپەڕیوە بڕوا بکەوە ئەزانم ئێستاکە تۆم ناسیوە چواردە ساڵە لەگەڵ ئەودا وا ئەزانم لە گەشتم دەسا خوایە لەو دنیایش بیکە بە حۆری بەهەشتم